بینەرانی کوردستان تیڤی ئەم کاتەوە و کاتێکتان لە خۆشی و شایدابێت و خۆشحاڵم لەگەڵ هاوکارم دینا. دوای نەڵقەی گەورەترین پرۆگرامی پێشبڕکێی دەنگخۆشی کوردستان ستارتان پێشکەش دەکەم. سڵاو لە بینەرانی کوردستان تیڤی، سڵاو لە بینەرانی کوردستان ستار. ئەمڕۆ دوا ئەڵلقەی پرۆگرام پێشکەش دەکەین. ئەمڕۆ دوجارە دێینە ماڵەکانتان و ئەبینە میوان. هیوادارم بتوانین ئەمڕۆ پرۆگرامێکی جوان پێشکەش بکەین، میوانێکی ڕۆحسوک بین و حەق بدەین بەو کەسەی کە شایستەی ئەو ستارەیە کە لە کوردستان تیڤی دانراوە بۆی. میوانان لێران پڕپڕە دەرباس ئەمڕۆ هەمویان بە جۆش و خرۆشێکی تایبەتتر لە جاران هاتوونەتە ئێرە. هەم لێژنە، هەم ئێمە، هەم ئێوە کابینەرن، هەم ئەوانەی لە ناو ستۆدیۆ میوانن، هەم ئەوانەی کە ژەنیارن و ئەمڕۆژ میوانی ئێمەن، هەم ئەوانەی لە پشتی کامێرە و دەریێنەری پرۆگرامن، هەر هەمویان بە یەکەوە چاوەڕێی دوادەرەنجامن. هیچ لە مێشکیانان نیە، تەنها ئەوە نەبێ کە کێسەرەکەوێ. چەپڵەیەک بۆ ئەوانەی کا میوانن ئەم شەو لە ناو پرۆگرام، چەپڵەیەک بۆ خۆتان لێدەن. زۆر بەخێر بێن. بەگومان بە خێراتی میوانانی ناو ستۆدیۆ دەکەین، بە خێراتنی لیژنەی بەڕێز دەکەین. هەروەها جارێکی دیکە سوپاس بۆ گروپی میوزیکی کوردستان ستار بە سەرپەرشتی مامۆستا سەید ئەحمەد ڕەواندزی و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین بینەرانی کوردستان تیڤی. 5 بەشدار بوو لە فیناڵن، پاشکەمێکی دیکە هەمویان دێنە سەرەم شانۆیە و دوا بەرهەمەکانیان لە کوردستان ستار پێشکەش دەکەن. ئێوەش دەتوانن لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەن، هەروەها لە ڕێگەی وێبسایتی کوردستان ستار دۆت نێت دەنگ بە دەنگە دڵخوازەکەی خۆتان بدەن و لە کۆتا خولەکەکانی ئەم شەوی شەممە ئەستێرەی وەرزی یەکەمی کوردستان ستار هەڵدەبژێردرێت. دینا جگە لە 5 بەشدار بۆکان ئەمڕۆ چەند میوانێکیش لێرن، 5 بەشدار بووی دیکە کە گەشتبوونەتە قۆناغەکانی کۆتایی یاخود دڵخوازی بەرنامە بوون، دێن و بەرهەمێک پێشکەش دەکەن. هەمووی بەرهەمیان بۆ دروست کراوە. بەر لەوەی کە یەکەم بەشدار بوو بانگ بکەین، دەمەوێت زۆر زۆر سپاس و کۆمپانیا و لایەنانە بکەین کە سپۆنسەری کوردستان ستار بن و سپاس بۆ ئێوە. ناوەکانیان دەخوێنمەوە و لە کۆتایی چەپڵێکیان بۆ لێ بدەن وەکو سپاس. سپاس بۆ کۆچ ترەڤڵ، هوتێل کانیۆن، هیوا گروپ، بەلیخکار، حاجی بەزاس، پێشانگای حەمرین، تاتلیسەس گروپ، تایر کلاس و سۆران کلاس و بزنس کلاس. بەڵێ سپاس بۆ سپۆنسەرەکانی تر کە بەشێکیانیش لای منن دەرباز بەبێ ئەوانەمانەتوانی بگەینە ئەمڕۆ. سپاس بۆ لالاف گروپ، سپاس گوندی ئارام، سپاس زێبرانۆ، سپاس ئۆتێل سیپان، سپاس ئۆتێل هەولێری نێودەوڵەتی ناسراو بە شیراتۆن، سپاس سێرپڵ VIP، زۆر سپاس سۆفیا سنتەر، سپاس جاسمین بیوتی سنتەر، سپاس ساڵۆن جوێل، زۆر سپاس HL دیزاین، ڤاناس مۆدا، زۆر سپاس و جوانکاری کاروان، زۆر زۆر سپاس. جارێکی دیکە سپاس بۆ هەموو ئەو کۆمپانیا و سپۆنسەرانەی کە پشتگیری کوردستان ستاریان کرد. ئەم شەوێکی شۆئامێز دەبێت جگەلەوەی کە ئەو 5 بەشدار بووی لە قۆناغی کۆتاین گۆرانی پێشکەش دەکەن. چەند میوانێکی شەن بەشداربووی قۆناغەکانی دیکەش ئێستا بەشێکیان من دەبینم لە نێو جەماوەر دانیشتوون. جارێکی دیکە زۆر زۆر بەخێر بێنەوە و چەپڵەیەکیان بۆ لێ بدەن. هەروەها زۆر بە خێراتنی ڕاهێنەرانی بەشداربووان دەکەین. هەرێک لە مامۆستای من حوسێن، مامۆستا ئاریۆ، سەروە مامۆستا بەیار، زۆر زۆر بەخێر بێن و بێگومان دواتر گفتوگۆتان لەگەڵ دەکەین. بەڵێ زۆر سپاس. وەک دەرباز ئاماژەی پێدا مامۆستایان لێرن ئەوانەی کە ڕاهێنانیان کردبوو بە بەشداربووان لە سەرەتای پرۆگرامەوە تا ئێستا. دەرباز ئەمەوێ بچینە لای لێژنا کورتە وتەیەک لە مامۆستا هەڵکەوت وەرگرین بزانین چیمان پێڵێ. ئەمڕۆ دوا ڕۆژە یەکتری ئەبینین لێرە، لەوەیە لە دەرەوە یەکتری ببینین، بەس لێرە دوا ڕۆژ. هیوادارم مامۆستا فرمێستی بۆ چاوت نێتە. زۆر سپاس دینا دەرباز، سپاس بۆ هەموو لایەک، سپاس لە شاشەی کوردستان تیڤ بۆ هەر کوردێک لە هەر جێگایەکەن، سپاس بۆ میوانان بە خێراتی هەموو لایەکەکەم، مامۆسایانی ڕاهێنەران، گروپی موزیک، هەموو لایەک، لیژنەی بەڕێز. من ئەو لەحزەیەم دێتە یاد کە یەکەمین لەحزەی کوردستان ستارمان کرد، دەستمان بەکارەکان کرد. یەکەمین تەلەفۆنم بۆ مامۆستا عەبدولقەهار کرد، وتم مامۆستا پرۆژەیەکی ئەومان هەیە، دەڵێ چی؟
زۆر بە خۆشحاڵی و پێشوازی لەوە کرد ئێستاش گفتوگویەکی ترمانە کردەوە لەگەڵ جەماعەت بۆی کە بتوانین خۆمان ئامادەکەین بۆ کاتێک وەرزێکی تر دەمەوێت سوپاسی هەموو لایەکەم بە جوهدی هەموو لایەکتوانیمان دڵی خەڵک خۆشکەین لە ماڵەکان میوانێکی ڕوحسوک بین تا حدێکی زۆر جەماوەرێکی زۆر بە ئێمەوە خەریک بوون و نامەکان و دەستخۆشیەکانیان سوپاسیانەکەم کوردستان ستار یادگارێکی جوانە بۆ هەر هەموو لایەکمان شیرین بوو هەمومانی کۆ کردوانێ هیوادارم هەموو ساڵێک بتوانرێت لە هەموو شاشەکانی کەشەوە خزمەتێک بە گەنجان و ڕۆڵی گەنج بکرێت من دەمێ سوپاسی یەکەیەکەی برادرانی لیجنە بکەم لە کاک عەبدولقەهار و مامۆستا میکایل و دکتۆرە بەلقیس و میرا کە هاوکارێکی باش بووین پێکەوە توانیمان دەنگێکە باشەکان بتوانین بخەینە سەرەوە و لێرەوە من دەمێ ئەو بڵم بەڕای بەناوی هەموو لیجنە و خۆشمەوە ئێمەوەی کە لەسەرمان بوو تا ئێرە بوو ئەوانە چوونەتە فایناڵ جەماور خۆیان دەنگیان پێدەدەن و هەڵی دەبژێرن بۆی جمهور هەمووی بزانێ هیچ ڕائێکی ئێمە لە کۆتا نایدەین پەیوەستنێ بە ئێمەوە و علاقەتمەند نین پێوەی هەر کەسێکیش دەبێتێ یەکەم و دووەم و سێم و چوارم و پێنجەمی پرۆگرام پیرۆزبایی لێ دەکەین شایستەی ئەو لەقەبەن سەرکەوتوو بن دووبارە سوپاس زۆر سوپاس جارێکی دیکە مامۆستا کۆزای سوپاس بۆ تۆ کە ئێمە هەمومانت کۆ کردەوە ئەو بەرنامەیە جوانە دروست بوو وەکو مامۆستا کۆزایر باسی کردینە دەمێت جارێکی دیکە بە بیربینەرانی خۆشەویست بێنمەوە کە دەنگی ئێوە داهاتووی ئەستێرەی وەرزی یەکەمی کوردستان ستار دیاری دەکات ئەمڕۆ لیژنە هیچ بڕیارێکی نابێت و تەنیا دەنگەکانی ئێوە ستاری 2020 گەڵ دەبژێرێت بۆیە دەنگ بدەن تا کۆتا خولەکەکان و هەروەها لە ڕێگەی وێبسایتی کوردستان ستار دۆت نێت و لە ڕێگەی ژمارە تەلەفۆنانی کە بە گرافیک لەسەر شاشەن و دەست بە شۆی بەرنامەکە بکەین دینە با دەست پێ بکەین ئەوان چاوەڕێن و منیش چاوەڕێم و چاوم لە هەمووشیانە هەمویان چاوەڕێن بابچینە لای یەکەم بەرهەم دینا ئەگەر بیرت بێت لە سەرەتای پرۆگرام کچێکی ناسک و نازدار کە بچووکترین بەشداربووی کوردستان ستار بوو لە ڕێگەی لە ڕووی تەمەنەوە بڵێم ئاناهیت ئەردەلان ئێستا لێرەیە ئاناهیت گۆرانیەکی بە ناوی خەون بۆ ئامادەکراوە بەڵێ ئەناهیت لە سەرەتای پرۆگرام وەک بیرمان بێت بچووکترین کەس بوو کە لە پرۆگرامی کوردستان ستار هاتە سەر شانۆ و تێستی کرد من ئەو ڕۆژەم باش بیرا کە مامۆستا هەڵکەوتوتی ئافەرم توانوێتی جورئەتی هێناوە بێتە سەر شانۆ لە بەرامبەر 5 مامۆستای گەورەیە بوەستێ گۆرانی پێشکەش بکات مامۆستا هەڵکەوت ئاوازێکی بۆ داناوە ئاوازی هەڵکەوت زاهیرە ئەم گۆرانیەی خەون و تێکستی شاعری خۆشەویست کاکە نەوژین سۆرانە دابەشکردنی ڕێناس کورداغا ئێستا ئێمە چاوەڕێکەین ئەناهیت ئەردەلان بێتە سەر شانۆ گۆرانیەکە پێشکەش بکات بزانین مامۆستا هەڵکەوت چی بۆ داناوە چەپڕێ جهانی من هەوڵدانە بۆ ئێوایە
ڕۆژم پر بێ لە هیوا بیر و هزرم گەشاوە بێ خەوە بینم هەردەم ئاڵا شکاوە بێ خەوە بینم مەفو ئازادی خۆم هەبێ من دوا ڕۆژی نیشتیمانم هاوڕێی خەون و هیوەکانم جیهانی من هەوڵدانە بۆ ئێوایە بەهرەکانم یەڵڵا 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 بابە ژیان لەگەڵ تۆ نایابە یەڵڵا 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 مامە دوا ڕۆژی گەشت بە تەمامە یەڵڵا 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 بابە ژیان لەگەڵ تۆ نایابە یەڵڵا 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 مامە دوا ڕۆژی گەشت بە تەمامە یەڵڵا 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 بابە یەڵڵا بابە یەڵڵا بابە یەڵڵا 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 بابە یەڵڵا بابە یەڵڵا بابە دەستخۆش یەڵڵا 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 بابە کۆڕاڵەکەش ژیان دینا بچوو بووی. لەگەڵ تۆ نایابە زۆر باشە دەست خۆش دەنگ خۆش ئەناهیت دینا ئەناهیت خەڵاتێکمان بۆ داناوی خەڵاتی کوردستان ستار ئەدرێ بە هەموو ئەو بەشداربوانەی کە دێنەوە سەرشان و جارێکی تر و میوانن لێرە ئەناهیدیشێکێکە لەو بەشدار بووە خوێن شیرنانەی کە هاتۆتەوە سەرشانۆ و بەرهەمەکەی مامۆسای بە جوانی ئەدا کردووە داواکەی لە ئەناهیت خان بڕواتە لای دکتۆرە بەڵقیس بۆ ئەوەی دیارەک خەڵاتەکەی وەربگرێ فەرموو چاپڵەیەک بۆ ناهیت ئەو بەشداربوانەی کە لە قۆناغەکانی ڕابردوو ئێمەیان بەجێهێشت لێرە بەرەمیان بۆ دروستکراوە دێن بەرەمەکانیان پێشکەش دەکەن هەروەها لەلایەن ئەندامانی لیژنەی بەڕێزەوە خەڵات دەکرێن پیرۆزە لەنا ئەناهیت بچووکترین بەشدار بووی کوردستان ستار کە توانی پیرۆزە. تەنیا یەک قۆناغ لەگەڵ ئێمە بەردەوام بێت بەڵێ. پیرۆزە و سەرکەوتوو بێنە سەرکەوتوبی فەرموو چاپڵەیەک بۆ ئەناهیت لێدان مامۆسا لە ناوەڕاستی پرۆگرامی کوردستان ستار بیرم دێ خۆی تووشی چەندین بەرهەم کرد یەکێک لەوان کە ڕەئی مامۆستا عەبدولقەهاری لەسەر بوو ئەو دەنگا بمێنێتەوە و لەبەر ئەوەی دەنگی باشتر هەبوون لە پرۆگرام نەیەتوانی ئەویش لە هەمان کاتا بمێنێتەوە مامۆستا هەڵکەوت ناچار بوو خۆی توش بکات و بەرهەمێکی تر ئامادە بکات ئەمە ئەوە بە بیری بینەران بهێنمەوە بینەرانی ئازیز لە یەکەم ئەڵلقەی پرۆگرام هەتا کۆتای ئەڵلقەی کە ئەمڕۆیە مامۆستا هەڵکەوت هەموو ڕۆژێ شەو و ڕۆژ و لەیل و نهاری لێتاڵ کردوین ئەوەنەی بەشداربووەکان بێنێتەوە بەرهەمیان بۆ بکە پرۆڤەیان لەگەڵ بکە ئاگای لێیان بێ و هەروەها ئەمەوێ ئەوەتان پێ بڵێم کە زیاتر لە 6 بەرهەمی ئامادە کرد لەم کاتە کورتە بۆ بەشداربووان کە دەنگیان شایستەی ئەوە بوو هاوکاری مامۆستا وەربگرن یاسر دیار یەکێکە لەو بەشداربوانەی کە هەڵکەوت زاهیر بەرهەمێکی بۆ ئامادە کردووە بەڵێ یاسر ئێستا دێتە سەر شانۆ ئەو بەرهەمە کە بەرهەمی کوردستان ستارە پێشکەشی دەکات ئاوازی بەرهەمەکە لەلایەن هەڵکەوت زاهیر و هەروەها تێکستەکە ئەردەوان برادۆستی نووسیوێتی وەرە یاسر کاک یاسر بەخێر بێی بەخێر بێ لۆ ئەپەلەتە نازان بەڕاکردن هاتە ژوورەوە یان گوتی مامۆستا محەممەد جەمیل دەڵێ منیان زوو ناردە ژوورەوەتیان زوو بچۆ گۆرانەکەت پێشکەشکە ئەوانەی کە لێرن دیارە زۆر بە پەرۆشن گویان چەپڵەیەک بۆ یاسر لێدەن بەجێ هێڵێ فەرموو کەس هلی نادم
ای صبر دلا دست نبینم توی گولما نزاز چه بکم چه بوده بیجم ما من نبینی از بوده گیجم همی رو جایار از بیاتت کم هیویاتت چه جار از فندانا کم جیانا من دا هیویا من توی استراش من برزه بوی ما از چپ کم یار تا دل بری هر دی روژه تو بزبری یاری بزهره هلینا جارا هلینا دما هلینا یارا کتل کی وی ای صبر دلا استنا بینم توی گولما رونده کتن خار لسروان ریا جدویت یار دل من حالیا مسوز دایت اصلی بنابم لتوب زفره بس که خوزیا جیانا من دا هیویا من توی استراش من برزه بوی ما از چپ کم یار تا دل بری هر دی روژه تو بزغری خۆش و پیرۆزە یاسر زۆر سپاس بێگومان یاسریژ یەکێک بوو لە دەنگە خۆشەکان کە نەیتوانی بیگاتە فیناڵ و کۆتا قۆناغ بەڵام مامۆستا عەبدولقادر زاخۆیی سەرسامی دەنگی بوو دەنگی پێخۆش بوو بۆیەش مامۆستا هەڵکەوزاری توش کرد کە ئەم بەرهەمەی بۆ دروست بکات بە خۆشحاڵیەوە کەواتە خەڵاتی ڕێزلێرانی یاسر لەلایەن مامۆستا عەبدولقادر زاخۆیەوە پێشکەش دەکرێت یاسر فەرموو خەڵاتەکەت وەرگرەوە و سەپڵەیەکی قایم بۆ یاسر دەرباس ئەم تووشە بێ بەرهەم دروستەکە ئێمەش بە خۆمان گوێی لێ ڕاگرین ئای بچیە وانێ مامۆستا خۆش بێت ئەڵێم ئەم تووشەکە بەرهەم دروستەکەن ئێمەش بە خۆمان گوێی لێ ڕاگرین پیرۆزا یاسر بەخێر بیت بەخێر بیت زۆر سپاس بەشداربوویەکی دیکەمان هەیە بەڵێ باشە بەشداربوویەکی تر کاکە ئەرسەلانی ژێکێک بوو لەو بەشداربووانەی کە خۆی گەیاندا قۆناغی پێشکۆتایی کا لە ڕواندزی ئازیزەوە
هاتبوو لەکن خەرەندێ هەتا ئێرە لە خۆی گەیاند بۆ ئێرە ئێستاش مامۆستا بەرهەمەیەکی بۆ ئامادە کردووە دەرباز بەرهەمەکە لای تۆ یان لای منە لای تۆ باش بەرهەمەکە بەرهەمەکە کاکە ئەرسەلانەی ئەڵێت ئاوازی ئەکیت مامۆستا هەڵکە و زاهیرە تێکستەکە مستەر مەعانات تێکستی ئەم بەرهەمەی نووسیوە چەفڵەیەک بۆ مستەر مەعانات زۆر سپاس باش نییە لێم تووڕە نابی ئاخر پرۆگرامە تووڕەمە بە باشە تێکستی دەرباز یونس و دابەشکردنی مامۆستا هێمن حوسێنە مامۆستا دەستەکانە خۆش بێ داوا لە کاکە ئەرسەلانەکەین بێت و بەرهەمەکەمان پێشکەش کات یاسر خۆی پیا کێشاین و کاکە ئەرسەلانیش دیار نییە چەپڵەیەک بۆ چەپڵەیەک بۆ کاکە ئەرسەلان بۆچێ بڕۆی هەردێمەوە دوایزگەی من چاوی تۆیە بەبێ تۆ بێ ناو نیشانم ئەدرێسی من ناوی تۆیە بۆچێ بڕۆی هەردێمەوە دوایزگەی من چاوی تۆیە بەبێ تۆ بێ ناو نیشانم ئەدرێسی من ناوی خۆشماوێی وا هەستاکەم ڕەبردووشم تۆی تیا بووە خەون و خۆشی گشتەمانم هەر تۆ بووی تو هەر تۆ بووە ئەو ڕۆژانەی من بێ تۆ لە مەرجی خۆشم بێ باکەم لە هەواری نامۆچن ئەینێژم خەون و بەبێ تۆ بێ ناو نیشانم ئەدرێسی من ناوی تۆیە بۆچێ بڕۆی هەردێمەوە دوایزگەی من چاوی تۆیە بەبێ تۆ بێ ناو نیشانم ئەدرێسی من ناوی تۆیە بۆ
بۆکوێ بڕۆمەردێمەوە داوێزگەی من ناوی تۆیە بێتۆ بەبێ ناونیشانە مەدرسەی من چاوی تۆیە شارەکانی منەر بۆ تۆم بۆیە لای خەڵکی جێی باسن گەر تۆم نەبێ کا خەڵکی شار کوانێ کەسێ منە ناسن مستەر معانات.com سپاس دەست خۆش داوا لە کاکە ئەرسەلانەکەین کە بچێتە لای مامۆستا میکائیل و هەدیەی پرۆگرام کە بریتیە لە درعێکی کوردستان ستار وەرگێت فەرموو بەڵێ پیرۆزە لە کاکە ئەرسەلان خەڵاتی ڕێزلێرانی کوردستان ستار وەردەگرێت کوات چەپڵەکانتان شەپڵە هیچی تێ ناچێت ڕەزیل مەبن لە شەپڵە لێدان دوای گای شارێکتان بەسەرە ئەڵێ مستەر معانات بۆیە چەپڵەی بۆ چەپڵە لێ بدەن پیرۆزە لە کاکە ئەرسەلان زۆر بەخێر بیت دەتەوێت شتێک بڵێ بڵێ فەرموو بەڵام بە کورتی ئەمەوێت لێرە زۆر سوپاسی مامۆستای خۆشەویست مامۆستا هەڵکەوت زاهیر بکەم کە توانی لە هەموو ڕۆیەک کە لە پرۆگرامیش نەماین و بە هەموو شێوەیەک هاوکارمان بێت و بتوانین ئاستێکی باش پێشکەش بکەین زۆر سوپاس زۆر سپاس کاکە ئەرسەلان پیرۆزە هەربژی بەشداربووی خوازرا و هەڵبژێردراوی چوارەمیشمان هەیە ئەویش دەنگێکی زۆر بێز و دەنگێکی زۆر خۆشیە بوو بەڵام دینا نەیتوانی بگاتە دوایین قۆناغ دەچینە لای میێوان حەکیم بە گۆرانی دەست پێ بکە بێگومانەوە گۆرانیش دینا لە بەرهەمەکانی کوردستان ستارە و دینا پێمان دەڵێت مامۆستا هەڵکەوت تا ئاوازی ئەم بەرهەمەی داناوە کە میێوان ئەمڕۆ پێشکەشمانەکات لا تێکستی عەدنان و دابەشکردنی ڕێناس هیوادارم بە دڵی هەموو لایەک بێت و بتوانێت بەرهەمەکە جوان پێشکەشکات چەپڵەیەک بۆ میێوان دەست پێکامە گەلک خۆش بۆ ئەڤینێدا کەس وەک منە بۆ دەست پێکامە گەلک خۆش بۆ ئەڤینێدا کەس وەک منە خۆشیت من هەمیدا هەمها دەگەلتە بۆم ڕۆژ و ساڵان خۆشیت من هەمیدا هەمها دەگەلتە بۆم ڕۆژ و ساڵان
چوی که دل تبر حساب سنایی تسلام و تو چوی دەمخۆش میێوان بێگومان دینە میێوانیش وەکو بەشداروەکانی دیکە خەڵاتی ڕێزلێنانیە و خەڵاتی ڕێزلێنانی میێوان وەکو بەشداربێکی سەرکەوتوو لەلایەن هونەرمەند میراوە دەدرێت کاک میێوان دەتوانی خەڵاتەکە وەربگری چەپڵەیەک بۆ میێوان بێگومانەویش وەکو گوێتان لە دەنگی بوو دەنگێکی زۆر خۆشیە بوو دەنگێکی زۆر بەهێزی هەبوو بەڵام لەبەرەوەی سروشتی پرۆگرامەکە دینە بەو شێوەیە کە تەنیا 5 کەس دەگەشتە قۆناغی کۆتاییەوە میێوان نەیتوانێت بەردەوام بێت فەرموو لێرەوە متوێتن ڕاستی ینی سپاسیەکی بێ پایان ئەس بۆ مامۆستای عەزیز مامۆستا هەلکەو زاهر ئەس دەستخۆشیە لێت کەم ڕاستی گەلک و گەلک مەماندی بوو ئەس خۆب سەر بلند دزانم ئەگەر ئەس هەتا قۆناغا فینالش نەهاتبم بەس یعنی یارمەتیەکی زۆر زۆرێدا و ئەس خۆب سەر بلند دزانم و دەستت تەخۆش بن سپاس هیوادارین کاروانی هونەری میێوان و هەموو ئەوانەی کە دەنگخۆش بوون و لە بەشدار بوون لە کوردستان ستار بەردەوام بێت ئەچینە لای بەهرەمەندێکی تر بەهرەمەندەیە کە بە خۆشەویستی پرۆگرامی کوردستان ستار ناومان بردووە و ناوی ئەبین دەنگێکی خۆشی هەیە و مامۆستا هەڵکەوت بەرهەمەیەکی جارێکتر بۆ ئامادە کردوتەوە محەممەد فەیساڵ یەکێک بوو لە بەشداربووەکانی کوردستان ستار دەرباس کە توانی خۆی بگەێنێتە پێش فیناڵی پرۆگرام و لەوێ بەجێمان بێڵێت ئێستا لێرە میوانمانە زۆر باشە محەممەد فەیساڵ دێتە سەرشانە و گۆرانی یادی بەخێری هونەرمەندی کۆچ کردو هونەرمەندی گەورە محەممەدی ماملێ دەڵێتەوە لێرەوە درود بۆ گیانی پاکی و هونەرمەندە دەنێرین ئەم گۆرانیە ئامادەکردنی میوزیکەی لەلایەن مامۆستا هەڵکەو زاهر و دابشکردنەکەشی لەلایەن شەماڵ محەممەدەوە ئەنجامدراوە چەپڵەیەک بۆ محەممەد فەیساڵ ئەو گوڵی مەشوری گەشت عالەم بۆ کوایەتی بەخێر مەیلی دەرێمانی دایاردی من بۆ کوایەتی بەخێر چۆن دەبێ فکرێت نەبێت تیرێت لە جەرگم کاریە ئەو دەمەی بۆم بەنیشانەی تیری تۆیەدی بەخێر بای شەماڵ بیدە بەدەست ئەو دولبارە شمال بیدا بادست اول بارا وارم مرمه که بو بینه بودلا کیسم داره
كسيدي تيري سايا دم نمايا سايا دماء أو دمي تير لا تياجي من ندايا دي بخير أو كداي فالموفى مشارتي وعشقي سن يا بنت كلامه خمك يا دي بخير بشمال بيدا بغاس أو بالبرا مرمك بوبنر بدلكي زادر بشمال بيدا بغاس أو بالبرا مرمك بوبنر بدلكي زادر هەربژێ محەممەد ئەوە فەیساڵ کوڕی منە ئەوە کوڕی منە ئەوە کوڕی منە ئەو هاگۆرانی دەڵێ کوڕی من وە کاک شەماڵ بۆ هەمووانی کە زۆر بەشدار سپاس بوون لە دروستبوونیان بەرهەمە جوانە بەخوا مامۆستا محەممەد زۆر نازدارە وانە خۆشە، چی بە مامۆستاڵ کەوتەڵی زۆر سپاسی مامۆستاڵ کەوتەکەم لۆ نوێکردنەوەی ئەو بەرهەمە جوانەی و زۆر سپاسی مامۆستا شەماڵی شەکەم لۆ میلۆدیەکەی دەستی خۆش بین زۆر سپاس من تۆ دەلەوێ خەڵاتەکەت بڵێم. لای ئەوە دینا جا منە فەرموو. مێ تۆزیحەکەم نەکرد کاک بیڤان ڕۆژ مامۆستا عەبدولقەهار زۆر حەزی لە دەنگی بوو بەڵێ، بەڵێ. وەیە ئەو گۆرانێ من هەدی مامۆستا عەبدولقەهارم کرد دەست خۆش بۆ چەپلەیەک وینەوە. بۆ مامۆستا هەڵکەوت زۆر سپاس مامۆستا بە هەمان شێوە کاکە محەممەد یەکێک لەوانە مامۆستا عەبدولقەهار دەنگی زۆر پێخۆش بوو بەڵێ. زۆر مشتمڕمانە کرد ئێمە دایمە پێکەوە بەڵێ، لەسەری بەڵێ. بۆیە خەڵاتەکەت لای مامۆستا هەڵکەوتە هەر ئەویش خەڵاتت هەیەتێ فەرموو حەزەکەم بیدەم بە خەڵاتی خەڵات. ڕێزلێنانی حەزەکەم بیدەم بە کوردستان خەڵات. حەزەکەم. ستار و کوردستان تیڤ ئێمە هەردووک پێکەوە دەین چەپڵەیەک بۆ چەپڵەیەک بۆ محەممەد محەممەد فەیسەڵ کە خەڵاتی ڕێزلێنانی کوردستان ساری لەلایەن هەرێکە لە مامۆستایان هەڵکە و زایر و عەبدولقادر زاخۆیی پێبەخشرا پیرۆزە محەممەد پیرۆزە، فەیسەڵ دەنگ بەردەوام بە و هیوادارین کاروانی هونەریت بەردەوام بێت زۆر بەخێر بێ زۆر بەخێر بێت فەرموو. ئەگەر قسەیەکت نەماوە دەتوانی بە جێمان بێڵ ئەگەر شتێکی شتەیە بیڵێ باشە سپاس زۆر سپاس سەرکەوتوو بیم بەشداربێکی دیکەمانەیە ئەویش بەرهەمی بۆ دروستکراوە و دینا پێمان دەڵێت چێە بەژاربێکی تر کە مامۆستا هەڵکەوت هەموو کات وەک سەرۆکی لێژنە ئەڵێ باشترین ئەدای پرۆگرامی کوردستان ستار بەشیر ئازادە بەشیر ئازاد یەکێک بوو لەو بەشداربوانەی کە توانی خۆی بگەێنێت تا ئێرە مامۆستا هەڵکەوت هەموو جار بەوە نازناوی داوەتە بەشیر دەرباز کە ئەڵێ باشترین ئەدا ئەکات و لە سەرشانۆ لە لایڤەکانە و هەروەها لە ستۆدیۆ وا دیارە باشترینی کردووە بۆیە مامۆستا هەڵکەوت بەو یەقینەوە ئەم نازناوەی لێناوە بەڵە دینا مامۆستاڵکەوت زۆر بێتاقەتیش بوو کاتێک کە بەشیر بەڵێ، بەجێ ماڵاوایی هێشتی. کرد ئەویست بمێنێتەوە بەڵام بەڵێ. بڕیار و بۆچوونی لیژنە جیاواز بوو دیارە بەشیر نەیتوانی بوو زۆرترین دەنگ بەدەست بێنێت ئەوە بوو لە دوایین پرۆگرام خالید توانی بگاتە فیناڵ و بەڵێ. بەداخەوە بەشیر بەجێشتین و ئێستا بەرەمێکی بۆ دروستکراوە دێت بەرهەمەکەمان پێشکەش دەکات دەم بەرەمە لە ئاوازی مامۆستاڵ کەوزایرە و تێکستی حەسیب قەرەداغیە هەروە دابەشکردنی میوزیکە لەلایەن مستەفا ئۆغلو ئەنجام درراوە چەپڵەیەکی قایم بۆ بەشیر
ساڵا چاوەڕوانە منیژ ڕسم و ڕای پێشوازی وەک عاشقێک باشە زانم لە هەواری پەژارەدا چاوەڕێ کاتم کەوتووە ئەناڵێنی لە بەرخەمە خاکێک منی هەڵگرتووە ئێوارانێک سێبەردەها ئەزیزەکەم بێرە گوزەر دڵت مەخاتە دەرەکەی ڕێگای دووری دوایین سەفەر ئێوارانێک وەرناگەڕاک دەمێ ساڵە چاوەڕوانم منیش ڕسم و ڕای پێشوازی وەک عاشقێک باشە زانم ئێوارانێک وەرناگەڕاک دەمێ ساڵا چاوەڕوانم منیش ڕسم و ڕای پێشوازی وەک عاشقێک باشە زانم ئێوارانێک بە قوربانتم هەتاوام لە حاڵی خۆمە هەتا کەیم بەم خولیایە لە ناوتان و ژاڵی خۆمە کە هەستم کرد پایم هەیە بەشم وەرگرت لە عەشقی خۆ تەوژمێکی نوێ لێمەدا وەز نەهێنم لە عەشقی خۆم ئێوارانێک وەرناگەڕا دەمێ ساڵا چاوەڕوانم منیش ڕسم و ڕای پێشوازی وەک عاشقێک باشە زانم شێر هەر بژێ بێگومان وەکو بیسەری بوون زۆر بە جوانیە دای گۆرانیەکەی کرد هەر بۆیە ناسناوی یەکێک لە باشترین ئەدایەکانی کوردستان ستاری پێبەخشراوە خەڵاتی ڕزلێنانمان بۆ کاکە بەشیری ژەیە خەڵاتەکەی لە مامۆستا هەڵکەوزایرەوە وەردەگرێت فەرموو کاک بەشیر فەرموو چەپڵەیەکی قایم بۆ بەشیر لێ بدەن ئامادەبوانی نێو ستۆدیۆ ئیلا دەبێت پێیان بڵێن دینا چەپڵەمان ناوانی عیبیان نییە ڕەزیل مەبن لە چەپڵە چەپڵە زۆری تێناچێت هەر هیچی تێناچێت
پیرۆزە لە بەشی پیرۆزە. پیرۆزی شەو بەرهەمە بەڵێ بەرهەمێکی جوانی مامۆستا هەڵکەوت ئەو بەرهەمە لۆلۆ من نەبوو ئەی من گیان مامۆستا دەڵێ ئەی من دەتەوێت شتێک گیان بڵێ فەرموو فەرموو ئەی باشە من بەشیر ئەگەر شتێکت ماوە پێشکەشی هاوڕەکان و کوردستان ستاری بکەین پێش هەموو شتێک ئەمەوێ بە خێرهاتنێکی گەرم بکەم بۆ باوکم لە ڕۆژ ئاوە تایبەت هاتووە ئێستا ئەی بەخێر بێ خێراتنی باوکی کاکەسی بەخێر بێ زۆر بەخێر بێ سپاس کە لە ڕۆژاوای کوردستانەوە هاتووی ماندوو بووی ئەزیەتت کێشاوە بەخێر بێ هەموو جمهورەکان لەگەڵ کاکە سیپان و کاکە دلۆڤان ئەمە تەوزیح بکەم بۆ مامۆستا هەلکەوتیش بەڕاستی مامۆستا هەلکەوت مامۆستا نەک لە پێش تۆ بەڕاستی من ئەمەوێ ئێستا پێ بڵم تۆ باشترین کەسی تا ئێستا یارمەتی هەموو کەسەکە تێ نەک من هەموو گەنجەکان هەموو کەسێک ئەو شتا لە هەموو کەسێک نابینیم تەنها بەس لە تۆ بینم مامۆستا مامۆستا و برای هەمووان بووە چاکەی بەسەر هەمومانەوە هەیە با دەستکەین بە پرۆگرام و گۆرانی زۆر سپاس بەخێر بیت 6 بەرهەممان پێشکەش کردن کە بەرهەمی کوردستان ستار بوون و تا ئێستا و پرۆگرامەکەش جارێک کۆتایی نهاتووە بێگومان لە داهاتوو بەرهەمی دیکەش دەبینن و دەبیستن یەکەم بەشدار بوو کاتۆتە دوایین قۆناغ دێتە سەرشانە و دینا پێمان دەڵێت بەرامبەر لەوە دەمەوێت بەبیر بینەرانی خۆشەویست بهێنمەوە کە دەتوانن لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشە نووسراون هەروەها بە کۆدی بەشداربووان دەنگ بدەن و دەنگە دڵخوازەکەی خۆیان هەڵبژێرن هەروەها لە ڕێگەی وێبسایتی کوردستان ستار دۆت نێت ستاری 2021 کوردستان ستار هەڵبژێرن بەڵێ دەرباس ئەو ژمارانەی لەسەر شاشن ئەو کۆدانەی لەسەر شاشن ئەوان تەنها ئەیان نێرنە خەڵاتی پرۆگرام واتە تۆ بە ئسمسێک ئەتوانی ئەو ناوە هەڵبژێریت یاخود ئەو کۆدا هەڵبژێریت کە ئەتەوێ ببێتە براوەی خەڵاتی کوردستان ستار دەستەکەین بە ئەو پێنج بەشدار بووی کە ماونەتەوە ئەو پێنج بەشدار بووە هەر پێنجیان دەنگی زۆر باشن هەر پێنجیان لە دەڤەری جیاجیاوە هاتوون هەر یەکەی سۆزێک لە دەنگیدا هەیە هەر یەکەی توانایەکی تایبەتی هەیە کە خۆی گەیاندۆتە ئێرە یەکەم بەشدار بوو دەنگێکی باش قوڕگێکی ئاگرین هەموو کات وتومە فەرهاد یەکێکا لەو بەشداربوانەی کە خۆی گەیاندە فیناڵی پرۆگرام دەنگێکی ئاگرین قوڕگێکی بەقووەتی هەیە و وای کردووە کە هەم لێژنە لە خۆی ڕازی بکات و هەم دڵنیام هەوادارێکی زۆری کۆکردوتەوە ژمارەی فەرهاد یەکەم تەسەلسولی ژمارەکەی وەرگرتووە دەرباز شانسی ئەوەیشی هەبوو ژمارە 11 وەرگرت فەرهاد هاتۆتە ئێرە بەرهەم پێشکەش بکات و بە بینەرانی کوردستان تیڤی بڵێ من شایستەی ئەو نازناوەم یان کەسێکی تر شایستەیە زۆر باشە فەرهاد دێتە سەر شانۆ بەڵام بەر لەوە ڤیتیەک لەسەر کاروانی دەستپێکردنی فەرهاد لە کوردستان ستار دەبینین دواتریش پێشوازی لێ دەکەین بسكت زرابين وكري حانا ضبضبين اوي 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 ريكت خنابين جيان فري قلابين اوي 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 كان خوش مامۆستا میکایل بەڵێ بەڵێ ئەمن 100 بەڵێ پێنج بەڵێ کەرم بکە کاک وڵە بەرامبەر vêlijinê mamosteyên wisa hêja û qedirgîran yanî cê serbilindiya mirov bersîngêvanan bişit شنگبیه
برای من عزیز کاک فرهادی بی و ایکم درچو بەڵێ پیرۆزبایی لە فەرهادەکەی گر پشتی تر اسنمرم بلا گستیل کده برم کرادی نام خوده وش نورم در کبم در خانی المل مل 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 پاش کەمێکی دیکە هاوکارم دینە ناوی ئەو بەشدار بۆ دەخوێنێتەوە کە سەر دەکەوێت وا بەشدار بۆکەی تر بەشدار بۆکەی دیکە ماڵاواییمان لێ دەکات ئەو بەشدار بۆی کە خۆی گەیاندا قۆناغی داهاتووی کوردستان ستار بە چەپڵێکی ئەوە فەرهاد هيلو دلوي خيلو يا دلوي هيلو دلوي بقوي يا تاكري قلتي تجاهي دست
أذكرك يا أفضل خدي oynab kudemi koyar derde beni katay kudemi koyar esketme sertake beni bine o kheylu delal heylu delal لالي عمرو يلا جالك سباس يلا جالك سباس جالك سباس دەم خۆش شەربژی فەرهاد بێگومان فەرهاد یەکێکە لەو دەنگانەی کە دڵخوازی کوردستان ستارە و یەکێکە لە کاندیدەکان بەربژێرەکان بۆ ئەوەی ببێتە خاوەنی ناسناوی کوردستان ستاری ئەم وەرزە و ژمارەی 11 فەرهاد چی بە بینەران و بە هەوادارانی خۆت دەڵێی بۆ ئەوەی دەنگت پێ بدەن فەرموو گەلێک سپاس دوباره سپاس بۆ کوردستان تیوی سپاس بۆ مامۆستایان بەڕێسک و حەتاوی قۆناغی ئەمین و اینا هم گەهاندین ئێویتکەن ئەو کەسێت حەشمەتکەن و حەجدەنگمەتکەن ئەو تشێن SMS و بمەوریکەن و دا ئەم بشێن پلەیەکی بدەست خۆ ببینن بشێن پتر خزمەتەوانە بکەین بەڵێ دینە فەرهاد داوا دەکات ئەو کەسانەی کە دەنگی ئەویان پێخۆشەوە پێیان وایە کە شایەنی ناسناوی ئەستێرەی ئەم وەرزەی کوردستان ستارە لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەن بە کۆدی 11 دەنگ بە فەرهاد بدەن یاخود سەردانی ماڵپەڕی کوردستان ستار .net بکەن لەوێش دەنگدانێکی ئۆنلاین هەیە دەتوانن ناوی فەرهاد هەڵبژێرن و دەنگ بدەن سەرکەوتوبی فەرهاد زۆر سپاس دەستخۆش جارێکی تر فەرهاد بانگەکەینەوە دەرباز جارێکی تر بەرهەمێکی ترمان پێشکەشەکات و فەرهادێکێک بووە لەو بەشداربووانەی کە ماشەڵڵا یەک دنیا بەشداربووی تری ناردە دەرەوەی پرۆگرام و خۆی مایەوە هەتا ئەمڕۆ زۆر باشە دەچینە لای بەشداربووی دووەم ئەویش خاوەن دەنگ و ئیحساسێکی زۆر جوان و بەهێزە یەکێکە لە بەشداربووە بەهێزەکان و توانیوێتی بە دەنگە خۆشەکەی بێتە قۆناغی کۆتایی کوردستان ستار ئیدریس ساڵح لە هەولێر بە گۆرانی زولف و ڕوخساری و نەرمەندی نەبەر محەممەد ماملێ دێتە سەرشانۆ بڵێ چەپڵەیەک بۆ ئیدریس لێ ئەدەین دواتر ئەمەوێ بابیری بینەران بێنمەوە کە ڤیتەیەکمان ئامادە کردووە لە سەرەتایی داخلبوونی ئیدریس بۆ سەرشانۆی تێستی دەنگی کوردستان ستار تا ئەمڕۆ ئەو ڤیتە ئامادەکراوە با بزانین ئیدریس چی کردووە تا خۆی گەیاندۆتە ئێرە فەرموون سرسی پی بگەهینەیەک ئای جانێ دەست خۆش فەرموو هێشتا ئەترسێ هەر ئەوێ سترێس هەر ئەوێ ئارێ وڵای لە بەدیار 5 مامۆستای وە بە ئەزمون و هەر لە سەرەتاوە من دەڵێم کاک ئیدریس پیرۆزە بۆ سەرەوە پیرۆزە لە کاک ئیدریس سەلاح دوێنێ تەندروستی باش نەبوو ئەمڕۆ چۆنی زۆر باشم الحەمدولیلە زۆر باش هەر گروتینی سەر ستەیجەکەوای لێ کردووی باشتروی بە تاکی دەبێ هەوڵ بدەین خۆمان باشتر بکەین لەبەر ئەوەی سەختە هەموومری خۆم لەسەر دانەک لە تاوانێ بوومە دێوانە گەرم جارە بە تۆ بگەم پڕ بە دنیا هەوارەکەم گەرم جارە بە تۆ بگەم من ئەترسم میرا دڵمان هاتە دەرەوە خێراک پیرۆزبایی لە کاک ئیدریس پیرۆزە لە ئیدریس ساڵح ڕەنگێتەیە پڕ
ئەو بەشداربووی کە دەبێتە یەکەمی ئەمەڵقەیە و دەچێتە فیناڵ بە گەرمترین چەپڵەیەوە ئیدریس ساڵح. أري والله أري والله وتي لأخيرا وتي أري بازوله فروخ ساير وانيا دست خوش إدريس زور سپاس خوش دینا ژمارە 11 بوو یان 22 بووی 22 زۆر باشە خەریکە لەی تێکەیە بۆی دەنگەکانی بۆ کاک فەرهاد گوتم بزانم دڵی باشە توانێت
ڕێکلام بۆ ڕەفیقەکانی شرکات کە دەنگی پێ بدەن نا ئێستا کاتیەوە نیە بڵە 22 دوێنێ وای لێ هات ڕۆشتمە ماڵەوە بینیم دایکم ئێستا ینی تۆزە خوێندەواری زۆر باش بوو پێشتر باش خوێندبوو کە دەنگەکانیم بینی لە نێو دەنگەکان دەنگێک 11 بوو ینی پێم دڵێکی زۆر باش هەیە کە دەنگ بە هاوڕێکانی منت داوە زۆر باشە تۆش دەتوانی داوا لە هەوادارانت بکەیت لە بینەرانی کوردستان ستار بکەیت کە دەنگت پێ بدەن فەرموو سەرەتا سڵاو و ڕێز بۆ هەموو هەواداران هەموو بینەرانی شاشە جوانەکەی کوردستان تیڤ و پرۆگرامە جوانەکەی کوردستان ستار من ئیدریس ساڵح باشدار بووم لە شاری هەولێر لە پرۆگرامی کوردستان ستار دەنگی ئێوە هۆکارە بۆ سەرکەوتنم سوپاستانەکەم کە پشتگیر بن و دەنگ بدەن بە ژمارە 22 زۆر سپاس بۆ ئیدریس ژمارەی بەختی ئیدریس ژمارە 22 تا ئێستا دەنگدان بەردەوامە ئەوانەی کە دەیانەوێت و پێیان وایە ئیدریس شایانی نازناوی ئەم وەرزەی کوردستان ستارە لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە کە لەسەر شاشە نووسراوە هەروەها لە ڕێگەی ماڵپەڕی کوردستان ستار دۆتنێتەوە دەنگ بدەن بە ئیدریس بیرتان نەچێت ژمارەکەی 22 سەرکەوتوو ئیدریس زۆر سپاس بانگ دەکەینەوە فەرموو بەڵێ جارێکتر ئیدریس ئەبینینەوە بەشداربووەکانی تریشە بینینەوە ژمارەی ئیدریس 22 بوو کاک فەرهاد 11 بوو ئێستا ئەچینە ژمارەی دواتر کە هاوکار سابیرە هاوکار سابیر یەکێکە لە بەشداربووە دەنگ خۆشەکان بەشداربوویەکی بەتوانە خۆی گەیاندۆ تا ئێرە لە کەلار و کفری و ئەم دەفەرەوە هەموو بینەرانی هێنا وتی ئەمە کوردستان تیڤە ئەمە کوردستان ستارە خێرا وەرن سەیری کەن و دەنگم پێ بدەن ژمارەکەی 33 ئەوێت ئەمڕۆ لێرە لەسەر ئەم شانۆیە بڵێ من شایستەی ئەوەم کە ببن بە یەکەمی کوردستان ستار باگوێی لێ ڕابگرین بزانین هاوکار سابیر لە کفریەوە ئەتوانێ بگاتە ئەو هەموو دەنگانەی کە کۆیان نەکاتەوە بە ژمارە 33 و خۆی گەێنێت تا ئەوەی کە نازناوەکە بەرز بکاتەوە بەڵێ هاوکار سابیر دێتە سەر شانەوە کە گۆرانێکی هونەرمەندی گەورە و هونەرمەند زیادە سەعەت دەڵێتەوە هیچ گۆرانی گیانە وتت ناوم بێنە بە گۆرانی بەدلەوەی هاوکار بێتە سەر شانەوە ڤیتیەک لەسەر کاروانی دەستپێکردنی ئەو بەشدار بووە لە کوردستان ستار دەبینین چەپڵەیەک بۆ هاوکار هەر دەڵێیش دڵێ ڕایحانی شین بووی لا ناو چێکانی من قسەیەک دلێ داپرسم گەرمیانی دیان کوێستانی مەخۆم خەڵاتەکەی دەمێ و پیرۆزبایت لێ یەکەم من دوێنێ هەواڵەکەم پێگەشتووە هاتوومەتە ئێرە نەمزانیوە شتێکی وا هەیە و دڵنیام کە من سەرکەوتووە بووم لێژنا لە دوا بڕیاری خۆیە ئەچێتە لای کێ کاک هاوکار سەرکەوت بۆ قۆناغی سێم پیرۆزە هاوکار سەرکەوت بەسەر خۆمانەکەم چی بکەم ئەمە gelek hoş gotu min gelek heşavkarî kir bes mixabin hawkar pîroz bit pîroz be hawkar tu gelêjûyî jiyan mî zerdexene û giryan mî tenka canım tenka tenka ruhi şirinim tenka canım tenka tenka ruhi şirinim
ئەو کەسەی کە بەڵێ تەواوی لێژنەی بەدەستێناوە بە چەپڵەیەک پیرۆزباییەکەین لە هاوکار سابر. دەزانم چۆن دێیت و داڕۆ کاتێک فێرمێسکم دابینم تێداگەن تۆ لاکە خۆداشۆ دەبینی هێشتا کە دڵێک ماوە یادگار عشقی خدا چون کناوی توی لنسراوە گیانە ببوورەکە ئاوایە گیانە ببوورەکە
وشبايا جانا لهر كبي قولك بروين هزاران دركي لقلبايا هەربژی دەمخۆش هەربژی پێوتووە گیانە وتم ناوم بێنە بە گۆرانیە بێ کێ چاوەڕێ بە هاوکار ناوی بێنێ بە گۆرانی هاوکار ژمارەی ئەو ژمارەی کە وەری گرتووە لە کوردستان ستار بۆ ئەوەی خۆی بگەێنێتە کۆتا سانیەکانی پرۆگرام و بڵێ من براوەم ئەو ژمارەیە کە ئێوە ئەبێ دەنگی پێبەن و پێمان بڵێن ئایا هاوکار شایەنێتی ژمارەی 33ە وانە 22 یان 33 بڵێن 22 لێ تێک بین باشە 33 ژمارەکەیەتی کاکە دەنگی پێبن بەم کوڕە جوانەمان با سەرکەوێ هەریەک لە لای خۆیەوە ئێسێمێسەکان لە ئێستاوا بینم کارایە یەڵا بابزانین زۆر باشە ئەیباتەوە تۆش داوا لە کەسوکار لە کچووکڕانی گەرمیان لە خەڵکی دیکە لە کوردستان بکە کە دەنگت پێ بدەن دەتوانی داواکاریان لێ فەقیر مەکە دەی من لێرەوە داوا لە خەڵکی شارەکەم کفری و لە خەڵکی هەر چوار پارچەی کوردستانەکەم کە دەنگم پێ بدەن بۆ من هیچ فەرقیەکی نییە کە هەر کامانیەکەم بین و هیوادارم بتوانم لەجێ ئەوە بم لەجێ ئەو دەنگدانە جوانەی ئێوە بم و لەجێ ئەوە سپە جوانەی ئەوە زۆر سپاس زۆر سپاس هاوکارە بینینەوە جارێکتر دەنگ خۆش بەخێر بێ دەمخۆش بێگومان دینە کوردستان ستار سیستەمێکی وایداناوە کە کوردان لە باشووری کوردستان هەروەها لە هەموو دنیاوە بتوانن دەنگە دڵخوازەکەی خۆیان لە کوردستان ستار هەڵبژێرن و سیستەمەکەش بە شێوەیەک دانراوە کە هەر کەسی بتوانێت تەنیا یەک دەنگ بدات دەنگە یا بەچێتەوە بینی خۆمان بێ من دەنگم داوە بە یەکێک لە بەشداربووەکان دواتریش لە بەشداربووەکان دواتریش لە ڕێگەی مۆبایلەوە بە کورتەنامە دەنگ دەدەم لەوانەیە 5 دەنگ بۆ 5 بەشدار بوو بنێرم جوانە ئەوەش زۆر جوانە باشە ئەچینە لای بەهرەمەندێکی ترکە خۆی گەیاندەوە ئەمڕۆ لای دەربازە دەرباز پێمان بڵێ کێ بەتەمایە بێتە سەرشان بەڵێ ئەو بەشداربووی کە ئێستا دێتە سەرشان و دینە خاوەن هاوادارێکی زۆرە دەنگێکی زۆر زۆر بەهێزیە ڕکابەرێکی زۆر باشی کردووە بۆیە توانیوێتی بگاتە ئەم قۆناغا بە چەپڵەی گەرمیەوە خالید محەممەد لە شاری ئەولێرەوە بەڵێ میتێک ئامادەیە هەموو با بڵێم هەموو پرۆگرامەکان ئەوانەی کە کاک خالیدی تیا بووە زۆرترین بەشداربوو لە ناو ستۆدیۆ هەن بۆ ئەوەی گوێ لە خالید بگرن هیوادارم لە دەرەوەی ستۆدیۆش ئاوا دەنگی پێ بدەن کە ئێستا ڕاستەوخۆ لەگەڵمانن باشە ویتێک بۆ خالید ئامادەیە لە سەرەتای پرۆگرامەوە خالید ئەم لە تەشاخە چۆن هاتووە تا ئەمڕۆ بابی بینین فەرموون دربدری روزت بنان باراشین به دل و جانی تینمه بەڵێ هەر ئەوەندە گوتیان پیرۆز بیت و وەکی دی هاگەم لە هیچ نەبوو پشتی کنگی پشتی شکر پشتی جانای مشیلی کر پشتی کنگی پشتی شکر پشتی جانای مشیلی کر تو
چی دبێژی بەس ئەس نزا بەداخەوە چی بێژم ئەس بێژم تو دەرهاتی باشی هذا في لحظة سنة مرتاحة يعني ما نبي تجا بينم كسك عاجز تجي أنا خدا أبد بس مجبورن بله سرشت برنامه أبيه پیروز بهی لو هر دو کات این هر دو در هەردووکیان سەرکەوتن بۆ قۆناغی داهاتوو Este ciovente minore derdi dilen dilane çare سەرکەوتوی ئەمەڵقەی کوردستان سار بە شەپڵی گەرمیەوە خالید محەممەد لاولێرەوە
چندی خوش از گل نادم دوالای من سینک خواری پشتی پورای مخنا گچی تیراز هوا بهم آخوره هواره پورا مخنا تو دکتری تو حکمی بس نخوشم تو دم و قد نفرای Oh
هەر بژی خالیت هەر بژی دەنگ خۆش هەموو جار وتومە خالیت ئەو لە تەشاخەیە کە ئاسان لا ناچێ وەی بە حاڵی ئەوانەی ماونەتەوە لەگەڵ خالیدا لەگەڵ منە هەر بژی خالید بێگومان یەکێک لە دەنگارە بەهێزەکان بینە خالید من دەڵێم ئەگەر خالید نەشی توانی ناسناوی کوردستان ستار بەدەستبێنێ کە هیوادارم بەدەستی بێنێ ئەوە دەبێت ناسناوی خاوەنی زۆرترین جەماوەری ستۆدیۆی پێ بڵێ مامۆستا هەڵکەوزایە بەڵێ هەموو کات بەڕاستی زۆر بە جوانی وتی قسەمان نییە ئەمە لێژنە قسەمان نیە لەسەر هیچ کەسێک قسە بکەین بەڵام بەڕاستی زۆر فول ئیحساس زۆر جوان زۆر باشە ژمارە 44 کۆدی خالیدا خالید داوا لە بینەرانی کوردستان ستار بکە داوا لەو کەسانە بکە کە دەنگی تویان پێخۆشە دەنگت پێ بدەن بەرینوکە تە بەحسێن ناسنامە کرد ناسنامەیەک من نەگرینگە ئێڤەیەک برایەتێنێک من گرینگە هەویدارم هەر کەسێک کە هەجدەنگی مە بکات بلەچتە سەر ئەنتەرنێتێ چاوێ خۆ بگریت دەستی خۆدا گریت بۆ قسمەتاکی ئەم هەمێ برای دەکەین ئەم هەمێ ئەکرد کەسێک مفتنێ اختیاس ئەوی دی نەکرد ئەم هەمێ برای دەکەین چاوێ خۆ بگرێت و دەنگی خۆ بدەێت زۆر سپاس ئەتبینینەوە جارێکی خالید تا ئێستا تاکە بەشدار بوو کە ڕەکلامی بۆ خۆی نەکرد کەواتە من دەبێت ڕەکلامی بۆ بکەم ئەوانەی کە پێیان وایە خالید شایانی ناسناوی ئەم وەرزەی کوردستان ستارە ژمارە 44 بنێرن بۆ ئەم ژمارانەی کە لەسەر شاشە دەنووسن یاخود سەردانی ماڵپەڕی کوردستان ستار دۆتنێت بکەن و دەنگ بە خالید یاخود هەر یەک لە بەشدار بەکان بدەن بەڵێ بینەرانی کوردستان تیڤ لەگەڵتان ماوینەتەوە تا ئێستا ئەم شەوی شەڕیمان و نەمانی هەر 5 بەشداربووەکەیە بەشداربووی کۆتایی بانگەکەی ناسەرشانۆ دواتر چەندین گۆران و ئاهەنگ و هەڵپەڕکێ و لەوانێشتی خۆش و مفاجعی خۆشخۆشمان هەبێت لەسەر ئەم شانۆی ئەم شەو لەگەڵمان بمێنەوە ئەچینە لای بەشداربوویەکی تر و دواتر جارێکی تر بانگیانەکەینەوە بۆ دەرەنجامی کۆتایی بەشداربووی دوای خالید عەدنان تەیموور لە وان عەدنانێکێکە لەو بەشداربووانەی کە کۆتاجار لە پرۆگرام جارێکی تر شانسی ئەوەی پێدرا بگەڕێتەوە و لەگەڵ 4 بەشداربووەکەی تر شەڕی بردنەوەی کوردستان ستار بکات کە ئەم ساڵ بۆ ساڵی 2021 کوردستان تیڤ پرۆگرامەکەی کردە دیاری هەموو ئەو بەشداربووانەی کە هاتنە سەر شانۆ و خۆیان تاقی کردەوە عەدنان تەیمووریش یەکێکە لەو کەسانەی کە ژمارەی پێدراوە ژمارەی عەدنان تەیموور دوا ژمارە 55 ئەو کەسانەی کە حەزەکەن عەدنان تەیموور بگاتە کۆتاکان و شانسی بردنەوەی هەبێت ئەبێ دەنگی پێبن وەک دەرباز وتی یان لە ڕێگای وێبسایتەکەوە یاخود لە ڕێگای هەردوو ژمارەکەوە لە باشووری کوردستان 55 ژمارەی عەدنان تەیموورە بەڵێ بێگومان عەدنان تەیموور دێتە سەر شانۆ بەرهەمەکەی پێشکەش دەکات بەڵام بەر لەوە ڤیتیەک لەسەر عەدنان دەبینین لە یەکەم قۆناغەوە تاوەکو ئەمڕۆ چەپڵەیەک بۆ عەدنان واصطيام من عشقة تبسم خوش عدنان جان من تديتي والله من تدقرا من كيفت فيه بس باش بسلس يا رامل تقايني يا رامل تبمختي يا رامل تنزاني يا رامل زۆر بەداخەوە زۆر بەداخەوە بۆ کاک عەدنان سەرکەوت بە پلێکی بەرز بەداخەوە حەزی لێ ئاوا پێتا بکێشم سلام علیکم روندک بردان تجوان چاو ام بک و چوین 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 دیر 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 ام بک و چوین 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 دیر 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 ئەو کەسێک کە دەگەڕێتەوانێ بۆ فیناڵی کوردستان ستار باشترین دووەم عەدنان تەیموورە بە چەپڵێک پێشوازی بکەن پیرۆزە لە عەدنان تەیموور
دەسپی بووە ئەسات کەمە دیمێتەم چ تێنەمایە و من بێژەیەوە و سەری دەسپی بووە ئەسات کەمە دیمێتەم چ تێنەمایە کانێ و ڕۆژێم بەرێک کانێ و خۆشیا و بەرێک بچی بوومە نەمایە بچی ئەیەوە کانێ و ڕۆژێم بەرێک کانێ و خۆشیا و بەرێک بچی بوومە نەمایە بچی ئەیەوە ڕۆژەوە کەوە تۆ منت بجێش دەرد و خەم و پەژەرەت بۆ من بجێش لەو ڕۆژەوە کەوە تۆ منت بجێش دەرد و خەم و پەژەرەت بۆ من بجێش بڕۆ بڕۆ کەوەی تر بۆ شەویستی قیچتر وەکو خەونێک بۆ ڕۆی لە دڵنەماوە بڕۆ بڕۆ کەوەی تر بۆ شەویستی تۆ چێتر وەکو خەونێک بۆ ڕۆی لە یاد نەما هەر بژی عدنان مامۆستا زۆر بە حەماسەوە چەپڵت بۆ لێ دەدا دەم خۆش هەر بژی ئەمەیە مامۆستا شتێکمان پێشکەشکە لەم تۆزەی ئەخیر مامۆستا تۆزێکمان پێشکەشکەوە نەحەزر لەو گۆرانیە ئەرە وەڵا حەزم لێیە دەی فەرموو باگوێمان لەبێ مایکم بێنیە کاکەراوە هەر بە مایکەکەی ئەدەیتێ یاڵا عدنان یارمەتیت هەیە یارمەتیم دەی پێما بێت یەکەم جارە لە کوردستان ستار مامۆستا گۆرانی بڵێ منت بەجێهێش ئەی تۆن بۆ من خراپە وەڵا دەی لەو دەیەوە دەست پێ لەو ڕۆژەوە کەوە تۆ منت بەجێش دەرد و خەم و پەژەرەت بۆ من بەجێهێش لەو ڕۆژەوە کەوە تۆ منت بەجێهێش دەرد و خەم و پەژەرەت بۆ من بەجێهێش بڕۆ بڕۆ کەوەی تر خۆشەویستی تۆ چێتر وەکو خەونێک بوو ڕۆیی لە دڵ نەماوە بڕۆ بڕۆ کەوەی تر خۆشەویستی تۆ چیتر وەکو خەونێک بوو ڕۆیی لە یاد نەماوە دەم خۆش بۆ ئەو هەموو معاناتە ئەو هەموو معاناتە وەڵا مامۆستا قسەیەکی کرد بەس نامەوێت لەگەڵ دینا بەسەرت بێنم دەچینە لای ژمارەی بەختی عەدنان فەرموو ژمارە 55 دێ عەدنان و چی بە بینەرانی کوردستان ستار دەڵێ
دەستپێکی من سوپاسی هەمی هەواڵت خود کەم یەت دەنگی خداینا من و من ڕێز و سڵاوت بۆ بابێ خۆین بابێ منی هاتیە وێرێ زەحمەتا برێ بەخێر بێ بەخێراتنی باوکی عەدنان تەیموور دەکەین وارزان و کامران و گەلە بخێراتینە سەرچاوە زەحمەتا برێنە تا وێرێ بەلی ڕقەمێ من 55 هەچی کەسێکی دەنگی خۆدا بیتە من ئەس سوپاسیۆیت کەم یێدابیتە هەواڵت مژەس هەر سوپاسیۆت کەم مەبخۆژی دەنگی خۆیدا هەواڵێکی خۆ یەت بەرنامەیە سەرکەوتووی عەدنان زۆر سپاس دواتر دەدبینینەوە و چاوەڕێی ئەنجامیش دەکەین دەنگ خۆش عەدنان بەڵێ کەمتر لە کاتژمێرێک ماوە دەنگدان ڕادەگیرێت بۆیە پەلە بکەن و دەنگ بدەن بەو بەشدار بووی کە پێتان وایە شایانی ناسناوی ئەم وەرزەی کوردستان ستارە بەڵێ بینەرانی کوردستان تیV بینەرانی کوردستان ستار ئێمە لە ماڵی خۆمان دانیشت بووین کەس ئاگای لەوە نەبوو بێتە سەر شانۆ یاخود لەسەر کورسیەک دانیشێ ڕێی بدا لەسەر دەنگی کەس ئاگاداری ئەوە نەبوو چەند کەس لەوان چەند کەس لە مەهاباد چەند کەس لە سلێمانی چەند کەس لە کفری چەند کەس لە زاخۆ چەند کەس لە ماردین چەند کەس لە هەولێر دەنگی خۆشە کەسێک هەیە ناوی هەڵکەوت زاهیرە هەمووتان ئەزانن ئاوازدانەرە ئەم ئاوازدانەرەی بیرۆکەی چەندان پێگەیاندنی چەندان هونەرمەند و هەروەها هێنانە دەرەوەی چەندان بەهرەی لە قورگی هەموو بەشدار بۆکان کۆ کردەوە هەموو بیرۆکەکەی داڕشت و لەگەڵ کوردستان تیV بە هەماهەنگی ئەم پرۆگرامەی دروست کرد ئێستا من دەمەوێت پێتان بڵێم هەڵکەوت زاهیر لە پشتیەوە کێ هێناویەتی و گەیاندوێتە ئەمڕۆ کێ وای کرد کە هەڵکەوت زاهیر پێی بوترێ ئاوازدانەر یاخود بەهرەی هەڵکەوت زاهیر کێ بۆ یەکەمین جار پێیزانی تەبان ئێمە هەمومان مامۆستامان هەیە ئەویش مامۆستایەکی هەیە کە بەر لە چەندین ساڵ لە تەمەنێکی زۆر بچوو کە تەنها 5 ساڵان بووە بە هەڵکەوت زاهیری وتووە کە تۆ بەهرەیەکی تێدایە کەم کەس هەیەتی ئەچینە لایڤیتیەکی مامۆستا فەرید عیسا یەکەم مامۆستای مامۆستا هەڵکەوت زاهیر بووە بابەیەکەوە سەیرکەین مامۆستا فەرید عیسا لە 25 یانزەی 1942 لە شاری سلێمانی لە گەڕەکی سابوونکەران لەدایک بووە دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانی بەغدایە لە ساڵی 1964 یەکێکە لە دامەزرێنەرانی تیپی مۆسیقای سلێمانی 22 ساڵ خزمەتی کردووە لە چالاکی قوتابخانەکان بۆ فێرکردنی ئامێری ئەکۆردیۆن بۆ ماوەی 20 ساڵ لە کەلێسەی سلێمانی کاری میوزیک و تەراتیلی دینی لەگەڵ هونەرمەندان ویلیام یۆحەنا و فرانسیس داود کاری کردووە لە ساڵی 1985 کوردستان بەجێ دێڵێ و لە وڵاتی سوید نیشتەجێ دەبێ لەوێ درێژە دەدا بە کاروانی خزمەتی هونەری و دەست دەکا بە دامەزراندنی تیپی گوڵان و تیپی پەپولە و کۆکردنەوەی کۆمەک بۆ منداڵان بە ئاهەنگێک لە ژێر ناونیشانی 6 ساڵ ڕۆژانی هەڵەبجە دواتر دەست دەکا بە نووسینی 2 پەرتۆ باخچەی زارۆکانی 1 و باخچەی زارۆکانی 2 دەستی هەبووە لە ئۆپەرەیتی گوڵ و گۆرانی و نەتەوایەتی یەکێک لە دیارترین کارەکانی مامۆستا فەرید عیسا پەروەردەی قوتابیەکە ئێستا کەسێکی دیاری کوردستانە لە ساڵی 1970 هەڵکەوت زاهیر کە ئەو کات تەمەنی تەنها 5 ساڵان بوو بەر لە فێربوونی ئەلفوبێ و دارا دوو مامزۆراب فێری نۆتەی مۆسیقای کرد و لەسەر دەستی ئەو فێری ئامێری ئەکۆردیۆن دەبێ و نزیکەی 5 ساڵ قوتابی ئەو بوو تا دواتر درێژەی دا بە هونەرەکەی و وەک مامۆستاکەی لە شاری سلێمانی هەر لە ساڵانی 1992 دەستی کرد بەوانەوتنەوە و کاری هونەری و تا ئێستاش بەردەوامە من ئەمێ بە کورتی باسی ئەوە بکەم یادوەرێکی زۆر گەورەم هەیە لەگەڵ هەڵکەوت زاهیر یەکەم جارم بوو دوای وانێکی زۆر کەیان بە هەڵکەوت زاهیر زێرەکەم ڕۆژ بە ڕۆژ پێشەکەوێ لە هاوینێکە سەفەرێکی بڵغاریام کرد لەوێ کتێبێکم دەستکەوت لە ئاخر ڕۆژیا
پارچەیە مۆسیقام تیادی کەوا الرقص الخەنجەریە یعنی ڕقسی قەرەجەکان ئەم پارچە مۆسیقام زۆر بەدڵ بوو و شەو زۆر بیرم لێ کردەوە ئایا ئەمە من بە هەڵکە و زایر ئایا بتوانێت ئەمە لێ بە بەڕاستی زۆر قەلق بووم بەانی کە هاتم لای هەڵکە و زاری دانیشتم و کە پارچە مۆسیقاکە وتم نیازمانەیە ئەمڕۆ ئەم پارچە مۆسیقایە فێرە بکەم ئەوەی کەلام سرم زۆر سرم سوورما هەڵکە و زایر سێرێکی کردوتی مامۆستا جێبەجێیەکە نەختی لەگەڵ یا خەریک بوو دوای ئەوەی کە سێرەکەم وردە پێشەکەوێتوانم بە منی و مامۆستانی و سەعاتێک ئەتوانی بچیتەدا دەرەوە هەتاکوون ئامادەکەم تۆژی سراحەتێ بکەیت لە ساڵۆنەکە ئەسوڕامەوە خوایە لە من وایە خۆم ئەمتیحانەیە زۆر ترسێک چووە دڵمەوانەیە دڵم تەنگ بوو ماوەی نیو سەعاتی پێ نەچوو بانگی کردی مامۆستا وتی فەرموو ئامادەم کردووە زۆر دڵم خۆش بوو و هەرەوە نەما بوو فرمێز بە چاومە بێتە خوارەوە کە سێرەکەم ئەو پارچە مۆسیقایەکە بەڕاستی زۆر قورس بوو یعنی بەنسبەت خۆشمەوە قورس بوو وڵا کە دەستی جارێک دوو جار ئەم پارچە مۆسیقایە دووبارەی کردەوە لەو بەرەو هونەرمەند ئەنوەر قەرەداغی کە گوێی لێ بوو بە خێرایی هات وتی گوێم لە پارچەیە مۆسیقای زۆر خۆش بوو ئەمە چی بوو وەڵام کە هات سێری کردو ئەمانە وتی وەڵای زۆرم بخۆش وتی یارمەتی مێن بۆ ماوەی نیو سەعات لان بێەوە ئەویش هەر لەگەڵ هەڵکە و زایر پێکەوە ئەم پارچە مۆسیقایان لێە ئەنوەر قەرەداغی سوپاسی کردم وتی بەڕاستی قوتابیەکی زۆر باش لێمە پاشە ڕۆژێکی زۆر باشی ئەبێ بەڕاستی من لە یەکەم ڕۆژەوە هەتا ئەم ڕۆژ گوێم لێگرتووە ئەوەی کەوا سەرنجی ڕاکێشاوم بەشی زۆری ئەو لجنەیە بەڕاستی هەر یەکە لە بواری خۆیە زۆر بە ڕێکوپێکی بە شێوەیەکی زۆر ڕاستە و ڕاستگۆیی و خۆشەویستی بەرامبەر بەوانەی کەوا گۆرالیەکان ئەڵێن و کاکە هەڵکەوت بەڕاستی هونەرمەندێکە ناتوانم بڵێم چی یعنی زۆر هەموو لیژنەکە بەگشتی زۆر ڕێک و پێک بە دڵی هەموو کەسێکن بەنسبەت هەڵکە زاهرەوە ئەمێ شتێک باس بکەم هەڵکە و زاهر ئەمڕۆ زۆر مۆدێرنە بەڕاستی لە چوارچێوەیەکی تایبەتە کارەکە لە ئاوازدانانە بەڕاستی ئەمڕۆ ئەتوانم بڵێم شەرەفنامەی بمێکەوە باشترین ئاوازدانەرە لە کوردستانە لە هەر چوار پارچەی کوردستانە چونکی هیچ کەسی تا ئەمڕۆ نەیتوانێت بەو هەنگاوانە و بە خێرایی بڕوات و شتی باش پێشکەش بکات و من هەمیشە سوپاسی یەکەم و من ئێستاوە ئەتوانم بڵێم من قوتابی ئەو من لە بواری مۆسیقا ئەتوانم بڵێم کەمەزانم بەڵام ئەتوانم زۆر ببەخشم و زۆر کەمەم زانیوە زۆریشم بەخشیوە لە کۆتاییدا زۆر سوپاسی کوردستان تێڤی ئەەکەم کەوا ئەم ئەرکە کێشە بەڵێ ئەو ڤیتیایە خودە و راپۆرتەمان لەسەر مامۆستا فەرید عیسا بینی ڕێز و سڵاومان هەیە لێرە دەستی ماندووبوونی دەکوشین پێی دەڵێن مامۆستا زۆر سوپاس کە بەهرە و توانایە و مامۆستا جوانە ئێمە دۆزیەوە هەر سەرکەوتوو دینا بێگومانەویش لە پلاندا بوو کە لە کۆتاڵقەی کوردستان ستار ئامادە بێت بەڵام بۆی بارودۆخی بڵاوبوونەوەی نەخۆشی کڕۆناوە نەیتوانی ئامادە بێت و لێرە کوردستان ستار خەڵاتێکی ڕێزلێنانی بۆ مامۆستا فەرید عیسا ئامادە کردووە قوتابیەکەی لێرەیە کە قوتابیەکەی لێرەیە خەڵاتەکە دەدەینە قوتابیەکەی کە خۆی ئێستا مامۆستایە کەواتە مامۆستای ئێمە خەڵات دەکرێت و داوا لە هونەرمەند هەڵکە و زایر دەکەم کە بفەرمێتە سەر شانۆ چەپڵەیەکی قایم بۆ مامۆستا هەڵکە و زایر و مامۆستا فەرید عیسا خەڵاتی ڕێزلێنانی کوردستان ستار دەبەخشین ئەگەر برادران هاوکارمان بکەن و مایکێکیشمان بۆ بێنن دەستخۆش ئاماکی هەیە ببورن باشە مامۆستا محەممەد جەمیل تووڕەمە بە سوپاس دینە ئەمە خەڵاتی ڕێزلێنانی کوردستان ستار مامۆستا بێگومان من شەرەفمەندم سپاس کاک دەرباس من لێرەوە سپاسی کوردستان تیڤی و کوردستان ستارەکەم و تەواوی لیژنەی بەڕێز هەموو مامۆستایان منی شەرەفمەند بووم کە بتوانم خەڵاتی ئەو مامۆستایە وەرگرم مامۆستا فەرید عیسا کە بەڕاستی پێشوانەی ئەلفوبێی مەکتەب منی فێری نۆتەی مۆسیقا کرد مامۆستا فەرید عیسا زۆر پێی قەرزار بووم سپاسی کوردستان تیڤی کوردستان ستارەکەم کە
کە توانیان کەمێک لەو هەوڵانەی کە مامۆستا فەرید عیسا بۆ منی کردووە ئەمڕۆ خەڵاتێکیان دیاری کرد کە من وەریگرم. سپاسی هەموو مامۆسایانی تریش مەکەم لەوانە مامۆستا ئەنوەر قەرەداغی، مامۆستا سەلاح ڕەوف کاوانش دەورێکی ئێجگار زۆریان هەبووە لە پێگەیاندنی ئێمە، بەڵام ئەمڕۆ مامۆستا فەرید عیسا تایبەت کرا لەبەرەوەی کە لە سەرەتا منی فێری مۆزیک کرد و من بەو مامۆسایانە سەرجەم قەرزارم بە تایبەت مامۆستا فەرید عیسا سپاسانەکەم. زۆر سپاس بۆ مامۆستاڵکە و زایر، جارێکی دیکە و سپاس بۆ مامۆستا فەرید عیسا. سوپرایز و کاتە خۆشەکانی دوایین ئەڵقەی کوردستان ستار بەردەوامە. خانمە هونەرمەندێک لە دەرەوەی وڵات گەڕاوەتەوە میوانە لێرە. ئەمێ باسی ئەو کەسایەتێ بکەم کە هەموو کوردستان، هەموو کوردان، هەر کوردێک لە هەر شوێنێک گوێی لە نەغمەی سەوتی ئەم خانمە بووە، لە هەر شوێنێک بێت، لە هەر کوێیەک بێت، ئەوە مووی جەستەی بەرز بۆتەوە لەبەر ئەو هەمووە سۆزەی کە لە ناو قورگیا هەیە، ئەو سۆزەی کە خودای گەورە بە بەهرە داوێتی بە خانمە هونەرمەند تارا ڕەسوول چەپلەیەکی بۆ لێدەی. چەپلەیەکی قایم بۆ هونەرمەند تارا ڕەسوول. Be
دي شادي لقلتو دي وكخوري ليم درداك دزوي أوين دام دبوشي وبروح حمدا سرداك من هامشة توارتم كبينوري بوتشاونا دبيم بلي يستلكي بالبقرمو بيماوي بخاطري تو لدايك بوم من عمرم بوتو دوي تو همو هواي جيمي دردو بلاد لمن كوي دەمخۆش بە هونەرمەندی گەورە هونەرمەندی میوان هونەرمەندی بەڕێز تارا ڕەسوول زۆر زۆر بەخێر بێی شەڕەفمەند و گەورە بووین کە لە فیناڵی کوردستان ستار لەگەڵمانی سپاس بۆم گۆرانیە جوانش زۆر سپاس بێگومانم گۆرانیە ئاوازی کاکەڵکەوت زاهیرە تێکستی زۆر خۆشەویست کاک سامی ئەرگوشیە وازانم پێرار تۆمارمان کرد و دەنگدانەوەیکی باشیە بۆ خەڵکێکی زۆر حەزی لەم گۆرانیە بە تایبەت عاشقەکانمان بێگومان دەستخۆش بۆ مامۆستاکەوت زاهیر دەستخۆش بۆ کاکە سامی ئەرگوشی سپاس بۆ ئەو خۆشەویستانێک کە لێرە ئامادەن و سپاس بۆ کوردستان تیڤی کە بانگهێشتی منیان کرد بۆم پرۆگرامە بەڵام خۆشبەخت بن کە من لە دوا پرۆگرامە هاتم بەشدار بۆکانێکی ناکەستانم دەرناچان نا سابەتەکەم وە نییە هەمووتان دەنگتان خۆشە بەڕاستی خەڵکێکی زۆر تایبەت هاتوتەم پرۆگرامەوە هیوادارم سەرکەوتوو بن و ئەو کەسانش کە گۆرانیە وتۆ من تەناڕخنەیە کە هەمە لە لیژنەی بەڕێز هیوادارم ئەلێرا گوێم لێ بگرن هەرچەنە کۆتاییە بەڵام ڕەنگە بۆ بەرنامەکانی داهاتووترتان باشتر بێ دیارە ڕخنەکەم زیاتر لە ئەو خۆشەویستانەیە کە دەمێکە لە باری هونەرا کارەکەن جەنابی دکتۆر بەڵقیس کاکەڵکەوت زاهیر و کاک میکایل و خۆشەویست و ئازیزان هەمویان کاک عەبدولقاهر زاخۆیی میرە ڕەنگە زۆر گلی لەسەر نەبێت کە خۆی تۆزێک زۆر 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 کۆن نییە تازەیە لە باری هونەرە من پێم وا بوو لە بواری تێکستا زۆر لە گۆرانی بێژەکان هەڵەیان نەکرد بەداخەوە ئەبوایە کەسێکدا بنێن کە بەڕاستی زۆر ورد بێ لە تێکستیشە چکە گۆرانی تەنها ئەدا نییە بریتە لە مۆزیک بێگومان مۆزیکێکی زۆر جوان لەگەڵ ئەم پرۆگرامە هەبووە و ئاوازی زۆر جوانیان وتووە بەڵام ئەوە تایبەت ئەو گۆرانیانێک کە کۆنن فۆلکلۆرن ئەکرێ لە لایڤ مۆزیکە یا بۆ نمونە لە پرۆگرامێکی ترە ئێمە کە ئەیڵێنەوە ئەگەر هەڵەیەکیش بکەین ڕەنگە زۆر کێشە نەبێ بەڵام ئەوانە هاتوون بۆ ئەوەی کە سەر بکەون خۆزگەمە خواست کەسێکیاندا بنایە لە ڕووی تێکستیشەوە گۆرانی بێژەکان هەڵە نەکەن و خۆزگەش مەخواست گۆرانی بێژەکان خۆیان هەوڵیان باە گوێیان لە کۆنەکە بگرتایە نەک لەو تازانێک کەوتویانەتەوە چکە ڕەنگە ئەوان لە تازەوە وەریان گرت بێ بۆیە هەڵی تێئەکەوت بەداخەوە ڕەخنەکەی من هەرەوە زۆر بەخێر بێت ڕەخنەکەت لەسەر سەرمان دادەنین و بێگومان بۆ وەرزی داهاتووی کوردستان ستار ئەگەر ئەنجام دراوە کاری لەسەر دەکەیت گەورە بووین شەڕەفمەند بووین زۆر زۆر سپاس ئەتانوێ بڕوا یەکسەر تارە خان ناتوانین گوێمان لە بافچینە سەروەی لەبەرەوەی حەزی لە دەنگم نەبوو پێشەوانەوە من یەکێکم لە سەرسامەکانی دەنگی تۆ خات و تارە ناتوانی بافچینە سەروەیسمان هەروە بە بانکەکە ڕێکمان بنێ مامۆستا دوێنێ پێوتم بە لایڤ بەڵامی تر ئەو ئێستا بە لایڤ بۆ هەمووی خۆشەویستان و مامۆستا سەعیدیش بابچینە سەروەیسی خۆمانە بابچینە سەروەیسی خۆمانە پرسیاری لێ بکەی ئەی هەر خەتای
خۆشەویستانەمەیز لە بەرنمەیان نەبوو بەڵام پێم خۆش سپرایز بێ بۆ ئێوەی خۆشەویست ڕازی بووی کاکەڵکەوت دەست خۆش پرسیارێک بەر لە لیجنە وتە تۆبە لە گشتی نەک لە دڵداری لە بابچینە سەروەیس ئەوە مەبەست کێ بوو و بۆ کێت وتووە ئەو دڵدارێ مەبەست کێمێ ڕوونی کەیتەوە پێکی حراجیەوە من لێرا کارەکەم تەواو بۆڕۆم زۆر زۆر سپاس بۆ ئەو خۆشەویستانی بێ پرۆڤە ئەو موزیکە جوانیان لێیە بەڵێ چەپڵەیەک بۆ زۆر زۆر سپاس لێرە دیاری خەڵاتی کوردستان ستار هەیە بۆ خاتوو تارە کە لەلایەن کوردستان ستارەوە ئامادە کرابوو بە خێراتنەوە و خەڵاتەکەش بەڵێ زۆر سپاس بۆ هەمولایەک زۆر بەخێر بێت چەپڵەیەک بۆ تاراخان ناوبڕێک وەردەگرین و دەگەڕێینەوە من زانی لباوشتا تربلو تاتي ما دوم تاوي ما سر عشقا مجرانا شغل شريعة باوانو دين باباكا دوای نەڵقەی کوردستان ستار تاوەکو ئێستا بەردەوامە و جارێکی دیکە دەمەوێت بە بیرتان بێنمەوە کە تکایە پەلە بکەن لەوەی کە دەنگە دڵخوازەکەی خۆتان ئەستێرەی وەرزی 2020 کوردستان ستار هەڵبژێرن چونکە کەمتر لە یەک کاتژمێر ماوە و دەنگدان ڕادەگیرێت دواتریش لەسەر ئەم شانۆیە خاوەنی ناسناوی ئەم وەرزە ڕادەگەیەندرێت چەندین سوپرازی دیکەمان بۆ ئامادەکردن و ئێستا دوو نەرمەندی زۆر خۆشەویست دوو نەرمەندی دەنگخۆش کە لە سەرەتاوە لەگەڵمان ماندوون دەردی خۆیان دەڵێن شەو ڕۆژ خەریکی ڕێخستنی کارەکانی کوردستان ستارن دوێتێکمان پێشکەش دەکەن بە چەپڵەیەکی زۆر قایمیەوە دینا و میرا
خونم ئەزاری چی لە من گەڕێ چی هەیە لەو خەونە جوانتر کە هەموو تەمانت بەرێ هەموو تامان چاوەڕێتم چاوەڕوانیت ماندوم ناکات خۆشم ئەزانم چەند شێتم کە عیشقت داگیرمەکە خەمی من تەنها وایە کە خەیاڵت واز بکات خوا نەکردە چاوەڕوانیت هێندەی تۆ زیکە زەرمدا چاوەڕوانیت ماندوم ناکات هەموو تامان چاوەڕێتم ناهیچ مەڵێ ئازیزەکەم خۆشم ئەزانم چەند شێتم من بە سەبری و بەوە هاتوومە نێو دنیاکەی تۆ مەڵێ بۆ چی مەپرسە چۆن هەتە کۆکەی چاولەڕێتم زۆر سپاس زۆر سپاس غدم للاي نفسي وناس نکانه ای خدا لو آگه بەڵێ زۆر زۆر سپاس بۆ یەک لە هونەرمەندان دینا و میرە زۆر سپاس دینا لێرەیە هەم پێشکەشکارە هەم هونەرمەندەوە میرەش هەم هونەرمەند و هەمەندامی لیژنەی دادوەری جارێکی کە سپاس و دەم خۆش باشە زۆر سپاس دەرباس بینەرانی کوردستان تیڤ ئەچینە لای بەهرەمەندی یەکەم ئەگەڕێنەوە دیسان بۆ لای فەرهاد عادل کە ژمارە 11ە ئەبێمێ بزانم فەرهاد عادل ئەم گۆرانیە چۆن پێشکەشەکات تا وا لە بینەران بکات دەنگی خۆی پێ بدەن با بفەرمێت فەرمون چەپڵە لێدەن چەپڵە
زۆر سپاس دەنگخۆش فەرهاد ژمارەی یانزەیە ئەو کەسانی حەزیان لە دەنگی فەرهادە تکایە لە ڕێگای ئێسمسەکانتانەوە یاخود لە ڕێگای ماڵپەڕی کوردستان.net دەنگی پێ بدەن ژمارەی فەرهاد یا کوردستان ستار.net ببورن کوردستان ستارەڵێ یانزەم پێیاوی تەواوە یانزە زۆر سپاس جارێکتر بانکەکەینەوە سەرشانۆ بۆ ئەوەی دوا دەرەنجامت پێ بڵین زۆر سپاس بۆ فەرهاد جارێکی دیکە بەهرەمەندی دووە مەودەنگەی کە توانێتی بگاتە کۆتاڵقە و فیناڵی کوردستان ستار بانگێش دەکەین بۆی بەرهەمی دووەمی خۆیمان پێشکەش بکات بە چەپڵەی زۆر قایمیەوە ئیدریس ساڵح لاولێرەوە بینەرانی کوردستان تیڤ لە هەرکوێکن سڵاوتان لێبێت تۆم کاتتان باش بڵێ ئازیزان لێرە لەسەر ئەم ستەیجە گەورە کوردستان ستار دەست پێ دەکات.
بجنان هف هاتی لدینه بجنان هف هاتی چاو من بجنا زراب کد دل من کتی لدینه چاو من بجنا زراب کد دل من کتی لدینه دل من کتی keleşe ledine keçka keleşe çavemin beş nazar afket dilemin deşe ledine çavemin beş nazar afket dilemin deşe ahu fi هەر بژێ درێژ دەم خۆش دەنگ خۆش هەر بمێنی بێگومان وەکو گوتمان ژمارەی بەختی ئیدریس ژمارە 22 ئەو کەسانەی کە پێیان وایە ئیدریس شایانی ناسناوی ئەم وەرزەی کوردستان ستارە کۆدی ژمارە 22 بۆ ئەم ژمارە تەلەفۆنانەی خوارەوە بنێرن یاخود لە ڕێگەی ماڵپەڕی کوردستان ستار دۆتنێتەوە دەنگ بە ئیدریس بدەن. خۆش جارێکی تر ئەتبینینەوە ئیدریس بانگ دەکەینەوە بۆ دەرەنجام جام چاوەڕێ بکە زۆر باشە دەستان دەنگە خۆش و زۆر سپاس باشە دینە ئەچینە لای بەهرەمەندێکی تر دووەم گۆرانی پێشکەشەکات هاوکار سابیر لە کفریەوە ژمارەی هاوکار 33ە با فەرمێتە سەرشانەوە.
لقمان دمي صفايكي خل ريجا دمي عيسى دمي لقمان دمي صفايكي خل ريجا بأول تيري دار زيم كمن غافوب نمزاني بأول تيري دار زيم كمن غافوب نمزاني كمن يشتاق وش يارم كمن يشتاق وش يارم سدن كتير بهاوي جابا لغاني جاوبم وكستيري قال جابا لغاني جاوبم وكستيري قال دمي عيسى دمي لقمان دمي صفايكي خربيجا دمي عيسى دمي لقمان دمي صفايكي خربيجا لقمان دمي صفايكي خربيجا لقد قوباوي عرعارت هميشة بارود درجي لقد قوباوي عرعارت هميشة بارود درجي ولقيانا بسر ديدم ولقيانا بسر ديدم شنكابر آوي بيني جابا قداني تاوبم وكستيري قال جابا قداني تاوبم وكستيري قال دمي عيسى دمي لقمان دمي صفايكي خربيجا دمي عيسى دمي لقمان دمي صفايكي خربيجا گردانی چاوەڕ وەگەستێرەی گالەمێژە چۆنی ئەوە چێ شتەرتەری تریواتەوە شتانە ئەو جلکۆڕینە با بچی خۆمان بگۆڕین دەرباس بۆ ئەنجامەکانی هەڵگرە ئەوە چییە یعنی دەنگی پێ بدەن کاکە خۆشی گۆڕی دەم بۆ جلە گەرمیانێنەوە هاتووە باشە نیو دەقا خاوکەرێکیشمان بۆ بڵێ باگوێمان لێبێ خاوکەر ئەگەر کلارنێت بتوانێت یەک لایەکم باتی حیجاز لای حیجاز مامۆستا سەید ئەحمەد ڕامزی فڵەگەریایی دێشە و خەوێدیم
پێش ژمارەکەی پێمان بڵێ ئەم جلانە چییە چۆنە لەبەرچی کو دروستی کەین لەکوێ بەکردنی دەین ئێمەش ئەمە لە کەفری و لە گەرمیان لای ئێمە ئەم جلا تقریب زیاتر لە 50 ساڵ پێش ئێستا خەڵکی ئەو ناوچەیە لایەن کللتور بۆ ئەم جلە بکەن ئێستاش یعنی پیاوە بەتەمەنەکانی ئەو شارە ئەم جلە لەبەرەکەن بە بەردەوامی بۆ کللتورێکی شارەکەم و خەڵکی گەرمیان ئەم جلە لەبەرکەم بۆ بۆ کفری ئەمانبەی جلێکی ئاوا دروستکەین باشە ژمارەی بەختی هاوکار چەندە دینا پێمان بڵێ وەڵام مناوە خۆم گۆڕم هەر ناترسم یەک ساعت خۆم خەریکی خۆم بووم تیلتیلی ئەی چۆن چەپڵەیەک بۆ هاوکار لێدەن زۆر بەخێر بێت ئەبینینەوە دواتر زۆر سپاس هاوکار دەچینە لای بەشداربێکی دیکە ئەویش لە فیناڵە و دێتە سەرشانە و دووەمین بەرەمی خۆی پێشکەش دەکات بە چەپڵەی زۆر قایمیەوە خالید محەممەد لاو لێرەوە تو چند
کس نزانه خۆش دەم خۆش عەدنان لێت دەم یان لێت نەدەم والله بكيفي خوي نەخۆش نیخۆ نا والله لۆ ها دەکەی ها لە هەر کوێت داوە تا ئێستا لە بەرنامە چۆتە دەرەوە لە نانا ئەمە دوا پرۆگرامە ڕاوەستا ژمارەی عەدنان 55 لە ڕێگای ئەم ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەیە ئەتوانن دەنگی پێ بدەن ئەو کەسانەی کە حەز بە دەنگی عەدنان تەیمورەکەن یاخود لە ڕێگای وێبسایتی کوردستان ستار دۆتنێتەوە ئەتوانن ژمارە 55 هەڵبژێرن و دەنگ بدەن بە عەدنان تەیمور زۆر سپاس عەدنان جارێکتر لێرە ئەتبینینەوە گەلێک مەمنون زۆر سپاس زۆر سپاس عەدنان دینە ئێستا بەشداربوویەکی دیکە کە لە قۆناغەکانی ڕابردوو بەداخەوە کوردستان ستاری بەجێشت خانمێکی دەنگخۆش هەمیشە جلی زۆر زۆر جوانی دەپۆشی و ئەم شانۆی دەڕازاندەوە دێتە سەر شانۆ گۆرانێکی خۆشمان پێشکەش دەکات بە چەپڵی زۆر قایمیەوە پێشوازی دەکەین لە خانمە بەشداربووی کوردستان ستار کوردستان. خيالي دونو ذاتي ما دوم تساوي ما أستمر خونه دیزی کجیش یارم لیلا کم از باورنا گمشنی
کوردستان بە کراسێکی سوورەوە نزیک پێ یان مایکەکەت بۆ لێ بکەینەوە جلێکی کلاسیک وەکو دینا گوتی دینا قسێ بکە تا من دێمەوە هەموو چاومان سۆر دەخینتەوە حالیان هەربژی دینا کۆمەڵێک خەڵات ئامادەکراوە بۆ ئەو کەسانەی کە ستافی کوردستان ستار بوون و ئەو کەسانی کە بەشدار بوون بێگومان کوردستان خانیش یەکێکە لەو بەشداربوانەی کە لە قۆناغەکانی ڕابردوو چەند بەرهەمێکی زۆر جوانی پێشکەش کردین لە چەند قۆناغێک سەرکەوت بەڵام بەداخەوە نەیتوانی بگاتە فیناڵ خەڵاتی تایبەتی کوردستان ستار وەردەگرێت خەڵاتەکە لای دینایە کوردستان لە کوردستان تیڤ و لە کوردستان ستار خەڵات وەرەگرێت کوردستان بەدرخان تا ئێرە هاتی و میوانمان بووی ئەمڕۆ زۆر سپاس و پیرۆزبایت لێکم چەپڵەیەک بۆ چەپڵەیەکی قایم بۆ کوردستان کوردستان گوڵێکی جوانی ناو پرۆگرام بوو هەموو کات پرۆگرامی ڕازاندۆتەوە دەنگێکی خۆشی هەیە هیوای سەرکەوتنت بۆ خوازی ئەگەر وسەیەکت هەیە زۆر بەخێر بێت ماندوو نەبی زۆر سپاس فەرموو دینا یەکێکی دیکە خەڵات وەردەگرێت ئەو مامۆستایانەی کە لەگەڵ بەشدار بووان زۆر ماندوو بوون لە سەرەتای دەستپێکردنی کوردستان ستارەوە دوایەوەی کە قۆناغی یەکەم لە کۆی 1000 بەشدار بوو تەنیا 80 بەشدار بوو چوونە قۆناغی دووەم چەند مامۆستایەکی بەڕێز لەگەڵیان ماندوو بوون بۆ پرۆڤە و هەڵبژاردننی گۆرانیەکان بەر لەوە خەڵاتی سەید ئەحمەد ڕەواندزی دەکەین سەرۆکی گروپی میوزیکی کوردستان ستار چەپڵەیەکی قایم بۆ سەید ئەحمەد ڕەواندزی زۆر سوپاسی دەکەین و هەروەها سوپاس بۆ تەواوی گروپی میوزیک زۆر ماندوو بوون هەر لەوێەوە فەرموو مامۆستا مایکێک ئەگەر برادران هاوکارمان بکەن مایکێک بۆ مامۆستا سەید ئەحمەد ڕەواندزی من هەتا ئەیدۆزمەوە ناوەکان زۆرن ببورن من تاخیر بووم هەڵەیەکی تای پێ دوایی بۆ چا دەکەین مامۆستا کێشە نییە خەڵاتی کوردستان تیڤ و کوردستان ستار بۆ مامۆستا سەید ئەحمەد ڕەواندزی ئەگەر وتەیەکت لە فیناڵی کوردستان ستارە بێت دوا دەرفەتە بۆ قسەکردن ئەوەی ڕاستی بێت من لە سەرەتادا دەمەوێت سوپاسی لیژنەی بەڕێز سەرپەرشتی مامۆستا هەڵکەوت بکەم و هەروەها مامۆستا میکایل و دکتۆرە بەڵقیس و هەروەها مامۆستا عەبدولقەهار زاخۆیی کاکە میرەی خۆشەویست هەر لە سەرەتاوە بەڕاستی زۆر هیلاک و ماندوو بوون لەگەڵ ئەم بەرنامەیە و دەمەوێت سوپاسی مامۆستایانی سەرپەرشتیار بکەم کە لەگەڵ بەهرەمەندان کە زۆر هیلاک بوون بەڕاستی توانم بڵێم شەو نخۆنیشی زۆریان کرد و سوپاسی یەکەیەکەی موزیک ژنانی خۆشەویست دەکەم بە دەست و پەنجە جوانەکانیان توانیان ئەم بەرنامەیە جوانتر و ڕازاوەتر بکەن و ئێوەی خۆشەویستیش ماشەڵڵا هەردووکتان پێشکەشکاری زۆر سەرکەوتوو و زۆر لێهاتوو بوون هەر لە سەرەتاوە بە خەندە و بزەی سەر لێوەکانتان توانیتان بەرنامەکە جوانتر و ڕازاوەتر بکەن و هەروەها زۆر سپاسی میوانانی خۆشەویستی دەکەن کە ڕۆژانە دەهاتن لێرە ئەرک و ماندووبوونیان دەچێشا بۆ چێژ وەرگرتن ئەگەر بۆ ساتێکیش بیتوانی پێتیان چێژ لە گۆرانی مۆسیقا وەربگرن من هیچ وشەیەکم نیە تەنها ئەوەندە نەبێت کە هیوادارم هەموو کەسانی کە بەشدار بوون بەڕاستی هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم ئەوانەی کە دەریش نەچون لە کۆتایی مەسەن نەگەیشتنە قۆناغی کۆتایی مانای ئەوە نییە کە ئیتر ژیان کۆتایی هاتوتەوە واز لە بەهرە و لە توانا و ئەو بەهرەیە کە هەیتیان کەواز بینن نا بەعکسەوە من حەزەکەم بەڕاستی زیاتر برەو بەکارەکانیان بدەن و زیاتر بسنا و پانتایی و هونەر و ئیتر بتوانن کاری هونەری جوانتر جێبەجێ بکەن و هیوای سەرکەوتن بۆ گشت بەشداربان دووبارە دەخوازم هیوای سەرکەوتن بۆ بەڵێ مامۆستاگیان ئەمە بۆ هەموو ستاوی تەلەڤیزیۆن کامیرەمان و دەرهێنەر و بەڕێوەبەری گشتی و هەموو ستاوی کوردستان تیڤ بەڕاستی زۆر هیلاک و زۆر ماندی بوون شەون و خونیان چێشە و هیوای سەرکەوتن بۆ گشت لە یەکتان دەخوازم زۆر سپاس ئەمە خەڵاتی کوردستان ستارە بۆ مامۆستا سەید بەشێکی گرنگی پرۆگرام
نیوەی پرۆگرام لەسەر شانی تۆ بووە زۆر سپاس ماندوو نەبی زۆر سپاس دینا بەردەوام دەبین لە خەڵاتکردن بەڵام دەمەوێت بە بیربینەران بێنمەوە کە تاوەکو ئێستا دەنگدان بەردەوامە چەند خولەکێک ماوە کەمێک بەر لە ئێستا من و دیناش لە باکستێج جەنجی خۆماندا بەو بەشداربووی کە دەمانەوێت و پێمان وایە دەبێتە خاوەنی ناسناوی کوردستان ستار ئێوەش پەلە بکەن و دەنگ بدەن چەند خولەکێکی دیکە دەنگدان ڕادەگیرێت باشە دەچینە لای خەڵاتێکی ئەچینە لای خەڵاتێکی دیکە سێ مامۆستای ئازیز لێران مامۆستا هێمن حسێن مامۆستا ئاریۆس مامۆستا بەیار هەر سێکتان داواکەم بێنە سەرشانەوە بۆ وەرگرتنی خەڵاتەکانی کوردستان دینام جارە من خەڵاتەکانێنم تۆش یارمەتیم دە چەپڵێکی قایم بۆ هەر یەکە لە مامۆستا هێمن حوسێن هەروەها ئاریۆس هەروەها مامۆستا بەیار زۆر بەخێر بێن بەخێر بێن فەرموون ئێوە تا قسەکانتانەکەن من ناوکاری دیناکەم و خەڵاتەکانە هێنم باشە هەر سێکتان نیوەی بەرنامە یاخود زیاتریش بوونێەوە هەموو کاتاوکار بوون هەموو بەهرەمەندەکانتان تا ئەمڕۆ هێناوە ئێستا پێم بڵێ مامۆستا هێ من دەست پێکەم لە تۆوە لە یەکەمی پرۆگرامەوە تا ئێستا چیت هەیە چی خەم باری کردی چی خۆشحاڵی کردی و ئەمڕۆ لێرە چی تەمەنایەکە خوازی بۆ ئەو پێنج بەشدار بۆی کەماونە سڵاو لێ توی ئەزیز سڵاو لە مامۆسایانی ئەزیز و خۆشەویست هاوڕێیانی ئەزیز چاوتان ماچەکەم سڵاو لەو جەماوەرە جوان و ستافی بەرنامە بەگشتی بەرنامەکە بەڕاستی قورسی خۆی هەبوو خۆت لە ئەوڵەوە ئاگداری هەر یەکێک لەێم و لەو مامۆستا ئازیزانە مامۆستا بەیار و مامۆستا ئاریۆس هەرێکی 24 دەنگمان لەلا بوو تر 24 دەنگ لە خۆیان بەڕاستی بەفلتەرە هاتوو ئەمە خۆی قورسیە زۆرتر بوو بەخوای بزەوەدەوەی مامۆستا بەیار لە بەرنامەیەکا بۆ دوو ئەڵقە بەجارێ وا عاجز دەبم بەڕاستی ئاسان نییە ئەرکی لەبەروی ئەو دەنگانی کاڵبژێردرا بوون هەمووی دەنگی باش بوو زۆرە لە نێوانی ئەم دەنگانەیە چیان بۆ هەڵبژێری بە تایبەتی فەقرەی یەکەمیان ئەتی وردە کە لە فلتەرەکانە دەنگەکان کەمە بووەوە ئەرکێک و لۆدێکی زۆر هەبوو لەسەر ئێمە و لەسەر خۆشیان لەبەروی خۆیان سترێسێکی زۆریان هەبوو دەنگیان باش بوو ترسیشیان هەبوو حەزیان بە بردنەوە بوو ئامانجێکیان هەبوو اینجا بۆ ڕازیمان کردنەیە لە پڕ تۆنێک بۆ ئەم بەرز بوو تۆنێک بۆ ئەو نزم بوو دەنگەکان هەنێجار لە نێوان تەبقات با بڵێن تەکنیکی دەنگەکان ئاراڵات کێشەی زۆر بوو بەس یەک شتی تیا بوو خۆش بوو کە دەنگی زۆربیان زۆری چاک بوو ئەوە بەڕاستی مای ئەو پەڕی دڵخۆشی بوو جگە لە گروپەکەی خۆم گروپەکەی مامۆستا بەیار و مامۆستا ئاریۆسیش کە گوێم لێ بوونەوە لە ئەڵقەکان بەڕاستی دەنگی زۆر جوانیان تیا بوو زۆر سپاس ئەچینە لای مامۆستای من لای کاگاریۆس هەمانەوە پرسیاری کە لە مامۆستای من حسێنمان کرد دەمانێت تۆزێک بێنە لای من دەرفەتی قسەکردن بدەین بە چۆن لە کوردستان دەستخۆش زۆر سپاس سەرەتا سپاس بۆ کوردستان تیڤی و بۆ لێژنەی عزیز و مامۆستا کەوزایر کە توانیان هەلێک بڕخسێن بۆ گەنجانەی کە بارەیەکیان تێدایە و بێن لێرە پێشکەش بکەن سوار بە پرسیارەکە بێگومان کاتێکی خۆش بوو لەگەڵ چەند بەهرەمەندێکی تازەیە کە بتوانیت خۆیان دەنگیان باش بەڵام ئێمە ڕێگایەکیان پێ پیشاندەی کە بۆی ترسیان نەبێت لەسەر ستیج بەڕاستی کاتێکی خۆش بوو هیوادارم ئەم بەرنامەیە دووبارە و سێبارە بێتەوە بۆ ئەوی زیاتر ئەو گەنجانی کە دەنگیان خۆشە و نێشتە چانسی ئەویانە بۆ بێنەم بەرنمەیەوە بێن زیاتر بەرنمەکە ڕازاوەتر بکەن زۆر سپاس مامۆستا ئاریۆس ئەچینە لای مامۆستا بەیار زۆرترین بەشدار بوو لای مامۆستا بەیار بوو هەموو جار تەلەفۆنمانەکرە وت مامۆستا بەیار کوی دەیگو کچێ وەزعم شڕە کا بۆمان باس کە بزانین بۆ وەزات شڕ بوو چەند بەشدار بوو لای تۆ بوو 42 باوکە یەک فەوجی لا بووە یەک فەوج سەرەتا وەکو مامۆستایان باسییان کرد دەستخۆشی لە بۆ لێژنا دەستخۆشی لە بۆ هەموو ستاف و دەستخۆشی لە بۆ هەردووتان بەڕاستی ماندوونە ناسانە کارەکانی خۆتان ئەنجامدا هەموو لایەک بەڕاستی ئەمن کە یەکەم جارە و ئەرکەم پێبەخشرا ئەرکەچی تۆزێک زەحمەتە چکە زەحمەتە تو بتانی کۆنتترۆلی چەند دەنگەکی جیاواز بکەی بیانکەی گروپیش خاستن ئەوانەی من وەبزانم هەفت گروپەکان هەبوون ئەو دەنگانە لێک نزیک بکەیەوە بتانی هەبوو شەش و هەبوو حوتی بەزەبەت زەحمەتی خۆی هەبوو و بەس مای دڵخۆشی بوو بە فلتەرێک داچوو بوون کە ئەوان توانی بیان دەنگەکان دەنجی باش هەڵبژێرن بۆیە تۆزێک لە بۆمە ئاسانتر بۆ لە بۆ هەڵبژاردننی دەنگەکان و تەنسیقکردنی دەنگەکان بە پێی
چینە دەنجەکانی یادگاری خۆشم بۆ بگێڕەوە کە زۆر پێکەنیوی لەو 42 دەنگا شتێکی بەسەر هاتبێ زۆر پێکەنیوە بزانم چی بووە یان خەریک بووە بگری ئەوەی شەبێ هەردوو حالت هەبووە بەس ئێستا احتیمالە هەر باسی بکەم یەکسەر شخصەکە خۆی دەناستەوە لێ حەز ناکەم هیچ شتێک باس بکەم بەس بۆ بزانم مامۆستایانیش تووشی ئەو حالەتەی بووینە زۆر سپاس زۆر سپاس بۆ مامۆستا بەیار خەڵاتی ڕێزلێنانی هونەرمەند هێمن حوسێن وەکو مامۆستایی بەشداربووان لای منە هەربەری نییە فەرموو مامۆستا پیرۆزە و سپاس هەروەها مامۆستا بەیار ئەمە خەڵاتەکەی تۆیە دەستەکانت خۆش بێ و مامۆستا ئاریۆس هەمەسعید ئەمە لای تۆ دوانیاو بە من بۆی بەربمەوە بەشکم بەوتی بەشکم بەربێتەوە ئینشاڵڵا سەلامەت بی نیو ساعتی کە ئیشمان بە تۆیە دوای نیو ساعتی کە گەر بەریش بیۆ قەی وانە چاوتان لێیە دەنگمێن بە دەرباز بەڵێ زۆر زۆر سپاس مامۆستایانی وی پرۆگرام لەسەر شانی ئێوە بوو زۆر سپاس زۆر بەخێر بێن دەستان خۆش بێ مایکەکەش لەگەڵ خۆت ببە زۆر زۆر سپاس مایکەکە وەڵڵاهی لێ وەرگرم بێن بێنە بیەوە بە من یەکێکی دیکە دینا لەوانەی کە خەڵات دەکرێت ئەو کەسە بوو کە لە سەرەتای پرۆگرامەوە هاوکار بوو لەگەڵ مامۆستا هەڵکەوزایر من ئاگادار بووم بە بەردەوام گفتوگویان دەکرد قەرار بوو ئامادەش بێت و لە کوردستان بێت بەڵام بەداخەوە نەیتوانی خۆتان دەزانن بارودۆخی کۆرۆنا چۆنە دەمەوێت چەپڵەیەکی زۆر قایم لێ بدەن بۆ هونەرمەند کاوە شێخ کاویش خەڵاتی ڕێزلێنانی هەیە و خەڵاتەکە لە بڕی کاوە شێخ خۆی دەدەین بە مامۆستا هەڵکەوزایر مایکەکە وەربگرە با خەڵاتەکە بێنە باشە بڵێ مامۆستا تا دینا خەڵاتەکەت بۆ دێنێ باسی ماندووبوونی هونەرمەند کاوە شێخمان بۆ بکەم مامۆستا هەڵکەوزایر لە من بوو لە شوێنی خۆت بە مامۆستا ئێمە یارمەتی دەدەین دینا تۆ دەیبێ من بیبم بەسەر چاو ئەمە خەڵاتەکەی کاوە شێخە دەستخۆشی لێ ئەەکەین و ئەیدەین بە هاوڕێی کاکە کاوە مامۆستا هەڵکەوت زۆر سپاس من سپاسان دەکەم سپاس بۆ هونەرمەند کاوە شێخ مامۆستا و موزیسەنی بەتوانە کە بەڕاستی هاوکارمان بوو پشتگیرمان بوو وەگەلێک کۆمەکی کردین سپاس یەکەم سپاسی کوردستان تیڤیشەکەم کە خەڵاتێکی تایبەتی کرد بۆ هونەرمەند کاوە شێخ سپاس زۆر زۆر سپاس ئێمەش دەستخۆشی لە هەموو ئەو هاوکارانە هەموو ئەو کەسە جوانانە ئەەکەین کە سیزنێکی تەواوە لە پشتی کامێرەوە بێ یاخود لە دەرەوەی پرۆگرام یاخود لە دەرەوەی وڵات ئەگەر بە تەلەفۆنیش بێ هاوکار بوون و لەگەڵمان ماونەتەوە ئێستاش خەڵاتی پرۆگرام پێشکەشەکەین بە لای دەرباز شێرکۆ سنجاوی چەپڵەیەکی قایم بۆ کاک شێرکۆ لێ بدەن کاک شێرکۆ داوا دەکەین دەیتە سەر شانۆ بەڵێ کاک شێرکۆ سنجاوی بەڕێوەبەری پرۆداکشنی کوردستان ستار ئەرکی زۆر بوو من لە بیدایەتەوە بینیومە کاک شێرکۆ ئەرکێکی زۆری لە کوردستان ستار و کوردستان تیڤی مامۆستا لە سەرشان بووە زۆر سپاس کە هاتیتە سەرشانۆ فەرموو ئەگەر شتێکمان پێشکەش بکەیت پێشەوەی خەڵاتەکەمانی زۆر سپاس بۆ کوردستان تیڤی بۆ لێژنە و سپاس بۆ هەر هەموو ستافە جوانەکەی کوردستان تیڤی دەستی ماندووبوونیان دەگوشم کە لە سەرەتای پرۆگرامەوە زۆر ماندووبوون زۆر هەوڵیاندا دەستی ماندووبوونیان گوشم زۆر زۆر سپاس من لە باتی هەر هەمیان ئەو خەڵات وەردەگرم خەڵاتەکە پێشکەشی هەر هەمیان دەکەم زۆر سپاس فەرموو خەڵاتی ڕێزلێنانی کوردستان تیڤی و کوردستان ستار دینام جارە نۆرەی تۆیە خەڵات بێنی و من ناوەکە دەخوێنمەوە بامان لە لای من بێت زۆر زۆر سپاس بۆ کاک زرار مستەفا بەڕێوەبەری هەماهەنگی کوردستان تیڤی و کوردستان ستار کار لە سەرەتاوە زۆر بەم پرۆگرامە ماندوو بوو بەردەوام لەگەڵ ئێمە و لەگەڵ ستافی تەکنیکی بە تەلەفۆن لەسەر خەت بوو ئاوا بکەن ئاوا مەکەن کارە لۆجیستیەکان هەمووی ئەو لە ڕێگەی تەلەفۆنەوە جێبەجێ دەکرد چەپڵەیەک بۆ کاک زرار مستەفا و فەرموو کاک زرار خەڵاتی ڕێزلێنانی کوردستان تیڤی و کوردستان ستار بۆ کاک هەموو کات هاوکار بووە چەپڵێکی قایم بۆ کاک زرار ئەمە خەڵاتەکە لای منە پێمان بڵێ چۆن بوو پرۆگرام چەند هیلاک بووی چەند ماندوو بووی وەڵام ماندووبوون ئەرکی خۆم بوو بۆم جێ شانازیە لەگەڵ مامۆستا ڕێزانە لەگەڵ دوو پێشکەشکاری بەتوانە براند کارم کردیە سپاس متمانەی کاک نینوس دەکەم سەرپەرستیاری دەستگا
سپاس بۆ کاگلوقمان خۆشنە بەڕێوەری کارگەڕی دارێکا و هەرکان بەم ڕاستپارتیە متمانان بە من کردیە ئەوەی منش کردم ئەرکی خۆم بووە و دیسان سپاسان دەکەم زۆر سپاس فەرموو کاکزرار مستەفا بەڕێوەبەری هەمانگی و ڕێخەری پرۆگرام دەستەکانت خۆش بێت باشە ئەچینە لای هەردووک ئازیز و هاوڕێ و ئەم شتانەی خۆمان هی من و دەرباس تەبعاً هی ئێوەشی ئەوانیشیان هەری ئێمە هی هەمووتان هەردووک پێشکەشکاری باکسەیجی پرۆگرام ژیلا و کاکوەزیر وابزانم لێرە ژیلا ئامادەیە ئەگەر بێت خەڵاتەکان وەربگرێت لەبەرەوەی کە وەزیر ناچوە دینا خەڵاتی وەزیری ژەدەم بە تۆ ئەوە چیە ئەم نازداریە ئەوە چییە؟ فەرموو چۆنی؟ زۆر سپاس منە؟ ژیلا وەرە ئێرە پێم بڵێ دەرباس ئەمەوێ پێم بڵێ بزانم ژیلا چی ڕوویدا لە پرۆگرام لەم سیزنە هەمومان بەیەکەوە چەند جار شتی خۆش ڕوویاوە شتێکە ڕوویا بێ ئیتر بوراویتەوە لە پێکەنینە وەڵی نازانم دینا پرسیا هیچ بیرم نییە کە شتێک زۆر پێکەنی بین شت زۆر بووە بەس ئەوەی کە ئێستا بیرم بێ هەتا ئێستا گۆرانی گلەی بێ ئەلێرە زۆر پێکەنینەوە ڕۆژە ڕۆژی پرۆڤە بیرتە ڕاستەکەی زۆر تۆش بیرتە مادام وایە ژیلا تا ئێستا بەس گوێ ئەگرێ ئێوەش هەستان لێ ژیلە گۆرانیمان پێشکەشکە وەنیە دەبامێ مەشتۆزێک پێ بکەنی ئەمە هەستەکەم ئەمە دەستێکی لە پشتەوە خۆزگا بەجێ نەرداوە کات دەتخوا مامۆستا محەممەد پێشکەشکار شتێکمان پێشکەشگاری با بمێنێ باەتگاری بێ بۆ پرۆگرام ئەو مامۆستا یارمەتیم بە نەجات هەمومان گۆرانیمان ئارۆڵا بەس ژیلە ماوە ئەخ ژیلە دەنی ناخۆشە بۆی بۆ تۆ گۆرانی بڵێ مامۆستا لێرە گوێیان لێ زۆر ئاسانە بۆ ئێوە نازانم چی شش مانگە گوێی لە دەنگی خۆشە بێ ئەوە نەی لەبەر نەکرشتی وایە بەخوا نازان کاکام هەموو مامۆستای لێ گلەی بێ بۆمان بڵێەوە گلەی من بۆ گوێگرتن باش گوێگرتن پێ ئەکەنی من باشە خەڵاتەکانی پێشکەشەکەین وا دیارە وەزیر خالیت لێرە نیە هاوکارەکەی لێرەیە هەردوو خەڵاتەکان پێشکەشی تۆکەین سپاس کە ماندوو بووی لێرە زۆر سپاس بۆ هەموو لایەک پێش ئەوەی وەریگرم چکە دوودانەیە ئەمە سپاسی هەموو لایەک بکەم هەموو ستافەکە پێش کامێرە و پشت کامێرەش چکە بەڕاستی ئیش زۆر بە ئاسانی ڕۆی بەڕێوە و تەبعاً ئەمە ئەتوانم بڵم کە هۆکاری سەرەکی مامۆستا هەڵکەوت بەڕاستی لەگەڵ مامۆستا محەممەد زۆر سپاس زۆر سپاس بە هەموو لایەک زۆر سپاس ئەمە هەردوو خەڵاتەکەیە ئەمە شیکاگۆزیر دەستخۆش ئێمە شانازیت پێوە ئەەکەین هەموو کات و پرۆگرامی کوردستان ستار بەڕاستی شانازی بە هەردوو پێشکەشکاری باکستەیجەوە ماندوو نەبن سیزنێکی تەواوە بەیەکەوەین سپاس ژیلا زۆر سپاس ژیلە دینا هەمیشە جلی زۆر جوانیە پۆشی هەمیشە خەندانێز بوو لە باکستێج بەشداربووانیە دوان بەڵێ ئێستا من هاوکاری خۆم خەڵات دەکەم خاتو دیناش لە سەرەتای پرۆگرام خەڵاتی ناکەم مستەر معانات لێتان نووسیوە مستەر معانات چەپڵێکی زۆر قایمی بۆ لێ بدەن گیان بچینە لێژنا دینا و دەرباس وەڵا بچینە لای لێژنا باشە بچینە لای لیژنا زۆر باشە ئەچینە لای لێژنا خەڵاتی ڕێزلێنان بەڵێ دەست پێکەین وابزانم ئێمە خەڵاتەکانە هێنین بەڵێ یەکەم جار لە مامۆستا میکایلەوە دەست پێکەین خەڵاتی ڕێزنێنان مایکەکەت بەمەیان خۆتە ڕۆیان چۆنیەوە مایکمان هەیە مامۆستا میکایل باشە زۆر سپاس بۆ مامۆستا میکایل وەندامی لیژنە زۆر سپاس مامۆستا گیان هەربژی سپاست دەکەم زۆر سپاس باشە خەڵاتی دووەم تۆی دێ خەڵاتی دووەم من بیدەم نانا سڕئیشی تۆی من تااقەتی ئەم هەڵکردنم نییە باش خەڵاتی دووەم ئەدەین بە دکتۆرە بەلقیس کە تا ئێستا لەگەڵمان بۆ چەپڵێکی بۆ لێدەن زۆر سپاس بۆ نەرمان دکتۆرە بەلقیس دۆستی تا ئێستا لەگەڵمان بووی دکتۆرە گیان زۆر سپاس دکتۆرە باشە
خەڵاتی ڕێزلێنانی دواتر ئەبەخشین بە هونەرمەندی دەنگخۆش مامۆستای ئازیز مامۆستا عەبدولقەهار زاخۆیی چەپڵەیەکی بۆ لێدەین. زۆر زۆر سپاس بۆ مامۆستا عەبدولقەهار زاخۆیی، سپاس بۆ هەموو گۆرانیانی کە پێشکەشت کردین. زۆر زۆر سپاس. خەڵاتی دواتر ئەبەخشین بە سەرۆکی لێژنە و مامۆستای ئازیز و خۆشەویستمان و ساحەبی ئەم بیرۆکەیە مامۆستا هەڵکەوت زاهیر چەپڵەیەک بۆ مامۆستا هەڵکەوت. زۆر زۆر سپاس بۆ من گەورەی و شانازیە مامۆستاکە و خەڵاتە بدەم بە تۆ. زۆر سپاس بۆ ئەم بیرۆکە جوانە. سپاس بۆ دەرباس ماندوم کردی زۆر ببوورە. ئاساییە دینا تۆ هەر زۆر من سپاس. ماندووەکەی. خەڵاتی دواتر ئەدەین بە هونەرمەندی لاو هونەرمەندی ئازیز کاکە میرا چەپڵەیەک بۆ کاک میرا لێدەن. سپاس کە ماندوو بووی تا ئێستا لەگەڵمان بووی. زۆر سپاس. زۆر سپاس. سەرکەوتوو بێ. سپاس بۆ جەنابیشت. فەرموو خەڵاتی ڕێزلێنانی کوردستان ستار و کوردستان تیڤی دینە گەرمەجالم دەی ئەمێ جارێکی دیکە باسی تۆ بکەم. بێگومان بەبێ موجامەلە دینە بۆ من ناوکارێکی زۆر باش بووە. ئەگەر چی پێشتر ئەزمموی میدیا و ڕاگەیاندنیشی نەبووە یاخود زۆر کەم بووە، بەڵام لێرە من بە شانازیەوە لە تەنیژدەم خاتونە جوانە ئەم پێشکەشکارە باشە و ئەو هونەرمەندە دەنگخۆشە وەستام وەرزی یەکەمی کوردستان ستارم پێشکەشکردن. فەرموودینە. زۆر سپاس دەرباس. زۆر سپاس بۆ تۆ. زۆر سپاس. خۆشحاڵم و هیوادارم توانی بێتم ئەگەر تۆزێکیش بێ پێشکەشکارێکی باش خۆشم لەوێ بەجێ هێشت. باشە منیش ئەبێ بچم خەڵاتەکەی تۆ بێنم. باشە بە خەڵاتی خۆم بیدۆزمەوە ئەوەت. خەڵاتی خۆت لێرەش داهێنێم و تۆ بۆم بێنم. باشە دەی. باشە زۆر سپاس. خەڵاتی ڕێزلێنان ئەدەین بە دەرباز یونس شاعیر هەم پێشکەشکار هەم هاوکارێکی باش هەم شەریکێکی باش. زۆر سپاس. شەریکێک کام و کات تاخیر بۆ لە پرۆگرامەکان بینی خۆمان بێ هەر من خەبەرم کردۆتەوە تومە یەڵە درەنگە خۆتان نزانن ئەوە دەرهێنەریش گوێی لێمە. چەپڵەیەک بۆ دەرباز یونس هاوکارێکی باش بووی. زۆر سپاس. زۆر سپاس. سپاس بۆ کوردستان تیڤی و سپاس بۆ کوردستان ستار. بەڵێ ئەچینە لای خەڵاتەکەی خۆم منیش لەوێ دانێم. ئەچینە لای بەشداربووەکان هەر 5 بەشدار بوو بێنە سەرشانۆ خەڵاتی ڕێزلێنان وەربگرن. هەر 5 بەشدار بوو واتە فەرهاد دواتر خالی دواتر ئیدریس دواتر هاوکار دواتر بەڵێ هەر هەموو بەشداربووەکان هەر 5یان ماشەڵڵا هەر 5یان لێران بێنە سەرشانۆ بۆ وەرگرتنی خەڵاتەکان. عەدنان تەیمور و فەرهاد و خالید و هاوکار و ئیدریس و ئابزانم نای کەسم بیر نەچوانیە. لە کاک فەرهادەوە دەست پێ دەکەین دینا. بەڵێ ئەگەر بەتە سەرسر بفەرمی ببوورە من خەڵاتەکان دەدەم بە تۆ پێش دواتر کاک باشە. خەڵاتی فەرهاد عادل بەشدار بووی کوردستان ستار. چەپڵەیەک بۆ فەرهاد. چەپڵە. باشە بەس هاوکار نەهاتووە جارێ ئەمەوێ هەموو بەیەکەوە لەسەر شانۆ بن. بەڵێ هاوکار لەکوێ خۆی شاردۆتەوە هاوکاران هاوکارمان بۆ بنێرنە سەر شانۆ. باشە خەڵاتی ڕێزلێنانە بەخشین بە فەرهاد عادل کە 20 پرۆگرامە لێرە دەنگە زوڵاڵەکەی ئێرەی ڕووناکردوتەوە چەپڵەیەکی بۆ لێدەن. زۆر سپاس سەرکەوتوو بیت فەرهاد هیوادارم دووەم بۆ خالید محەممەدە. بەڵێ کاک خالید ئەو دەنگە چیاییە خۆشەی کامومانی سەرسام کرد 20 پرۆگرام لەگەڵمانە بوو تا ئێرە خۆی گەیاندووە و خەڵاتی ڕێزلێنانی کوردستان تیڤی و کوردستان ساری پێبەخشین چەپڵەیەک بۆ کاک خالید هەر سەرکەوتوو بیت. خەڵاتی سێم بۆ هاوکارە هاوکار ونە پێم وابێت هاوکارەوەتە خەڵاتەکەت لای منە. باشە ئەوەتە هەتایەتەوە من خەڵاتەکانی تر لێوەرەگرم دەرباس. باشە خەڵاتی چوارم بۆ ئیدریس ساڵح. زۆر سپاس بۆ تۆ کاک ئیدریس یەکێک بووە لە دەنگە خۆشەکان کە تا ئێرە خۆی گەیاندووە و 20 پرۆگرام چەندین بەرهەمی جوانی پێشکەش کردین. چەپڵەیەکی گەرم بۆ کاک ئیدریس.
زۆر بەخێر بێ وە سەرکەوتوبی کاک عەدنان دوایین ماوە فەرموو خەڵات بۆ عەدنان تەیموور یەکێک لە دەنگارە خۆشەکان کاک عەدنان فەرموو سەرکەوتوبی وەرنەوە تەنیش دینا و منیش با بچمەوە شوێنی خۆم چەند خەڵاتێکی دیکەش ماوە کارتەکەم لە لای تۆیە کارتەکە لە لای منە فەرموو باشە برادێک لەگەڵ ئێمە زۆر ماندوو بووە دایمە لە بنگوێمان قسە دەکات پێمان دەڵێ وا بکەن نزیک بنەوە لێک دوور بنەوە سڕێی ئەمەیە و سڕێی ئەمە نییە دەمەوێت چەپڵەیەکی زۆر قایم بۆ دەرێنەری پرۆگرام محەممەد جەمیل لێ بدەن مامۆستا محەممەد جەمیل مامۆستا محەممەد جەمیل لە سەرەتای پرۆگرامەوە تا ئێرە ئێمەی گەیان زۆر سوپاس دەکەین یاخوا ماندوو نەبی هەموو ئەو کەسانەی کە لە پشتی ئەو پرۆگرامەوەن هیلاک بوون ماندوو بوون لەوانەیە ناویان بە باشی نەهات بێ و هەمویان سەربازی ونن یاخوا تەمەند درێژ بن زۆر سوپاسانەکەم من وەک ئەوەی کە لێرە هاوکار بووم لەگەڵ ئێوە و ئێوە هاوکاری من بوون مامۆستا محەممەد زۆر بەخێر بیتە سەر شانۆ مایکەکە مامۆستا محەممەد شانۆ باشە شانۆ هی خۆتە جێگەی ڕێزی ئێمەی مامۆستا سپاس دەکەین کە تا ئێرە لەگەڵمان بوویت زۆر هیلاکمان کردی خەڵاتی درێژ بی ڕێزلێنانی کوردستان ستار و کوردستان تیV پێشکەش بە محەممەد جەمیل دەرێنەری پرۆگرام دەکەم مامۆستا محەممەد دیکە بۆ محەممەد جەمیل دەست خۆش زۆر سپاس لەگەڵمان ماندوو بووی ناوێت قسە بکاتینە هەمیشە ئێمە حراز دەکە حەقوا بووی ئێمەش حرازی کەین بەڵام ئێمە دڵمان باشترە دڵمان نایە باشە چەند خەڵاتێکی ڕێزلێنان ماوە بەڵام پێم وابێت سوپاسی بەشدار بۆکان بکەین دوایی جارێکی دیکە جارێکی تر بانکتانەکەینەوە بۆ ڕاگەیاندنی ئەنجام بەڵێ فەرمونون پێم وابێت کەمتر لە 5 خولەک ماوە بۆەوەی دەنگدان ڕابگیرێت و چیتر کەس نەتوانێت دەنگ بدات بۆیان 5 خولەکە بەکاربێنن بۆ ئەوەی دەنگە دڵخوازەکەی خۆتان هەڵبژێرن و دواتریش گلەیی لە من و دینان مەکەن چونکە پێشەوەی کۆتایی بە پرۆگرام بێنین یاخود بچینە دوا بڕگەکانی پرۆگرام بەڵێ دەرباس بەرهەمێکی مێژویی هوەریمان ئامادە کردووە لە سەرەتای پرۆگرامەوە مامۆستا هەڵکەوت بیرۆکەی ئەو بەرهەمەی داڕشت بەدەیان هوەرمەند بەدەیان کەڵە هوەرمەندی لە دەڤەری جیاجیا کۆ کردەوە گوڵبژێرێکی کرد بەبێ جیاوازی هەموو ئەو هوەرمەندانە ناویان هاتووە لەو بەرهەمە بە تێکستی نەوژین سۆران کە شەونخوونی تیا کردووە تا ناوەکان جێ بکاتەوە و وەک یەک دەرچێت چەند کەسێک لە ناو بەرهەمە نامەوێت زیاتر بچوە ناو قۆڵایی بەرهەمەکەوە چەند کەسێک بەرهەمەکە ئەڵێن کە خۆمی تێدام و مێژوویە ئەو بەرهەمەی کە تا ئێستا پێشکەش نەکراوە لە کوردستان ستار دەکرێتە دیاری بۆ هوەری کوردی بەڵێ دەستخۆش دینا بێگومان تۆش ماندوو بووی شەونخوونیت کردووە لەگەڵەوە بەرەمە سپاس بۆ مامۆستاڵکە و زایر سپاس بۆ شاعری لاو نەوژین سۆران و خەڵاتی ڕێزلێنانەکەی لێرەیە بەڵام پێم وابێت بۆ خۆی ئامادە نییە بۆیە دواتر خەڵاتەکەی دەدەینێ دەنگدان پاش چەند خولەکێکی دیکە ڕادەگیرێت ئەم کلیپە مێژوویەی کە دینا باسی کرد بەیەکەوە دەبینین و دواتر چاوەڕێ ئەنجامی ئەستێرەی ئەم وەرزەی کوردستان ستار دەکەین فەرموون نغمەی دەنگی مۆکوریە وەلە ئامێزی بۆکە چریەکەی حەسەن زیرەک مێژووە بۆ کوردستە بەڕوح ئاوازدانەری ڕێچکەشکێن ڕابەری مامۆستا هەڵکەوت زاهیر تۆی کۆنی ونەری تو پێشمەرگە و شڤانی دەنگێ گەشت کوردستانی ساز و دەست و پەنجەکە تێمە بۆ بەڕخوادانی کەویستە من گوێ بگرم بەرزیانەوەی کێیە و سەدای ڕۆژەوایە
قريني ليلى ما مصور يا رزازي همو شوي مرزية نرقص دياري قراضي قملي يا خالة تاهير ضلي شيرين بهارة مردان خوي وعودكاي لي مملك وجيارة ما مصطفى رد عيسى صلاح مجي وميرزادة شكور خيات قرمياني مديا رايم صابر وهبام بلقيس وآرم تقران لور نجاد عرب وعثمان باكوري وكاوي ساغان جوان حاجة وعيشة شان فاتوريستان شهربان قورني وقورن رصدي لخيال ناشن ايوان وريش تيمان يد قريب لا يد ناشن بيقولن بزيات اسان دنقي برزي خلايا نجبة وقن سابوري سلام جلال وكايا ميكايل وخالقي مشكو وعزي شاروخي سيد علي أصغر سووه مرد زايد كمان تقيد الشاذو فانزين ورقناغي كوا شيخ صلاح روح زرار عثماني دلان وحما جازا فؤاد وخالي سركار شهين وحسين علي ابراهيم خيات وبجاد رشول دارتاش هبي ملا قادر كمال ديران قورني وقورن رصدي لخيال ناشن ايوان وريش تيمان يد قريب لا يد ناشن شهيد بني قادرون امري كريم كبار تمني بر اسرينو شكري شمي شوام شمال صايب وندي تحسين طاور دامان هيمان واليم حنا أيا زكار وعثمان سوزي صلاح داوديا زازاد لفتانيا كيمني ترى قلبان ولي دوسكي وباب سردار شلاك ونسرين شيروان رسول قرد ومريم خان سيد أحمد وقدري محمد عارف جزيري سابر وأحمد شمال عبد القادر حسن شريفي كاميران عزيز أخوي كركوكي قورني وقورن رصدي لخيال ناشن ايوان وريش تيمان يد قريب لا يد ناشن قورني وقورن رصدي لخيال ناشن ايوان وريش تيمان يد قريب لا يد ناشن